سڵاتان لەبێت پاشیفتان باش لە ڕشوێنێکەکەن ئەم شەویش لەگەڵتانین بە چەند بابەتێکی نوێ بۆ هیوای ببێتە جێگای سوودی ئێوە لە تەوەری ئاینی و تەندروستی میوانمان دەبێت و هەوڵەدەین وەڵامی ئەو پرسیارانەی کە تایبەتن بە مانگی ڕەمەزان و بەتایبەت بە ڕۆژوبوون بنێراکانمان بدەینەوە بەر لەوەی بچینە لای تەورەکانی پاشیف دەچینە شێخان لەوێ هەرسێ پێکهاتە و ئاینی مسلمانان کریستیان ئێزدی پێکەوە دەژین بۆیە بۆتە لانەیەک بۆ کۆبوونەوەی ئاینەکان و ئاینەکانی دیکەش لە مانگی ڕەمەزان بە تایبەت ڕێز لە ڕۆژووی مسلمانان دەگرن ئەمەش وای کردووە شێخان ببێتە ناوچەیەکی تایبەتمەند بە پێکهاتەکان پێکەوە زانیاری زیاتر وەردەگرن. باژێری شێخان بهێلینە پێکڤەژیانێ هاتیە ناسکردن ji ber ku sê pêkhatên aynî ji musilman û kiristiyan û êzdiyan têda dijîn. Azad û Samî viyekê bi pîroz dibînin û hevalîniya wan baştirîn şeh de ku pêkvejiyan û hevdû qebûlkirin li Şêxan bi rengekî berçav e. ئەم گەلێک چینە تازێت ئێکودو ئەم گەلێک چینە خۆشیێت ئێکودو ئەم گەلێک چینە شەڤێریت ئێکودو ئەمت قارین بێژین شێخان نمونا پێک بە ژیانەیە ئیرۆکە ڕۆژ ڕەمەزانە ئەم قەدرە کە مەزن دادنین بۆ vê ڕەمەزانێ کو ئنه ڕێزگرتنە کە تایبەتە تێتەکردن برایان مسلمان یعنی ئەگەر ئەم ببینین برایمێ مسلمان ڕۆژیە ئەم ئاوێل بەربەنا ئەگەر براکێ بسڵمان بچیت نەخۆشیەک هەبیت برای تێزدێت مەسیحی سەرەتان ئاویدگانیان تازی هەبیت بە هەلکەفتاژی جەژنێدا ئەگەر بیتە جەژنە برایت بسڵمان ئەم جەژنە ڕەمەزانەیە دێ برای تێزدی و برایت مەسیحی هەمی قەستە ماڵێت برایت خۆیت بسڵمان بکەن و دەیەوێت جەژنی لێ پیرۆزکەن دناوا باژێرەکێدا دناوا چ بێژن گوندێکیدا بە سلڤێرێ شێخان یا جوانیا شێخان یا دوێ چەندێدا کوچێن پێک وێ بژین Dirojên Remezanê û helkeftên cuda cuda da peyrewên her sê aynan rêzek mezin hevdû digirin û bi taybetî li meha Remezanê meha rojên musilmanan e êzdî û kiristiyan rêz û hirmetek mezin lê digirin dîsan lê ceşn û helkeftan jî seredana hevdû dikin û pîrozbahiya xwe digihînin. ما چه تشتكي يعني قال إيكودو نخوش نادي بالعكس دفر شيخان نمونك بو بيك فجياني وهر وصا ما قالك جيراني ما بسلمان ما هبون وإجديش ما هبون چه غازن دا قال إيكودو ما نكريا وبو عيدش ام چنا عيدا إيكودو اف بيك فجيانه زدوري بابو بابيرا يا پیدا بي وخلق شيخان قال قيمت في بيك فجيانه الزانن دفر شيخان وكي هميت زانن اتكفي تسر پارچك و جغرافيا یا عشیرت گیری یا صرف بله هکه تو بیت ناف دا بشی یا تو سحکه دوی پارچه دا یعنی و عشیرتت بیگ و دیانت خرب بیگ و بیگ و جیانه که دشین براینی لقضا شیخان نزینگی 30,000 کسی لیدجین و هر جهکی لوی باجری رزگرتن لپیروزین فان هر سه آینان دیتا دیتن و هر لدرین زمان لقضا شیخان چه آریچه دنابرا وان آینا دا نبوینو به کیف و شادی و دلخوشی مراسمین خوین آینی ین تایبت و جشن و هلکفت خود گیرن. ماهر شنگاری کردستان 24 قضا شیخان. بەڵێ بەڕێزان لەگەڵتان بەردەوامی نوچینە تەوەریەکەمی پاشیف باس لە زیادەڕۆیکردن ئەکەین لە بەکارهێنانەکانی ژیانی ڕۆژانە. بە تایبەت مانگی ڕەمەزانە وترێت هەرچەندە مانگەکە بۆ ئەوە دانراوە کە زۆربەی بەکارهێنانەکانی ژیانی ڕۆژانە هەر لە خواردن و پێداویستیەکان کەم بکرێتەوە. بەڵام هەندێک جار پێچەوانە بێتەوە بگرە زیاتر ئەبێت ئەمە لە ڕووی ئاینەوە چۆن باسی لێوە کراوە و ئەو کەسانەی کە زیادەڕۆیی دەکەن لە ئاینی ئیسلام چ سزایەک و بە پێچەوانەشەوە چ پاداشتێک بۆ کەسانە دانراوە کە وەک پێویست مامەڵە دەکەن یان بەپێی بەکارهێنانی پێویستی ژیانی ڕۆژانەی خۆیان کەلوپەل و پێداویستی ئەکڕن و بەکاریهێنن. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە سەید موەید نەقشبەندی پێشنوێژ و تارخوێن لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە ئامادەیە. مامۆستام کاتت باش زۆر بەخێر. سەلام تشەکر دەکەم. زیادەڕۆیکردن واتە چی؟ با لەوە ئەو دەست پێ بکەین. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين
والصلاة والسلام على خير خلق الله أجمعين وعلى آله وصحبه ومن تبعهم بإحسان يوم الدين. بەڕاستی بابەتەکە بابەتێکی زۆر مهمە، شمولی هەموو تاکێک دەکات لە ناو کۆمەڵگا کە پێی دەڵێن زیادەڕۆیی، کە پێی دەڵێن ئەلئیسراف. ئیسراف معنای چییە؟ زیادەڕۆی با بڵێن بە کوردی خۆمە پێی دەڵێن چییە؟ زیادەڕۆی کردی لە هەموو شتێکی حەلال، لە خواردن، لە خواردەمەنی، لە پێویستیەکانی ژیان، با بڵێن لە جلوبەرگە، ناو ماڵە، ئەوە پێی دەڵێن ئەگە زیادەڕۆی تێدا بکەیت لە حەدی خۆی پێی دەڵێن ئیسراف. لەبەرەوە خوای تەعالە لە چەندین ئایەتە باسی کەلیمەی ئیسراف هاتووە، خاصەن ئەو ئایەتەی کە دەفەرمێت وەکولوا وەشڕەبوا وەلا تسرفوا، تەماشا کە ناوی خواردنی هیناوە، خواردنەمەنیش هیناوە، هەردووچیان حەلالە. وەکولوا وەشڕەبوا وەلا تسرفوا، ئێوە ئیسراف تێدا مەکەن، چونکە شتەکە حەلالە، کە زیادەڕۆیی تێدا کرد دێتە بابی گوناح و خراپە. و پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشە پیرۆزەکانیدا نەسیحەتی ئێمە دەکات لە خواردن و لە خواردەمەنی زیاتی تێدا نەکەین. با بە حەدیثێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم جارێکیان سعدی کوڕی ئەبو وەقاص دەستونێژی دەشوشت، پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ما هذه الصرف يا سعد، ئەوە چییە یا سعد ئەوە دەستونێژ دەشۆی؟ گوتی پێغەمبەر یا رسول الله ئەفی الماء صرف، ئایا لە ئاو صرف هەیە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ولو كنت على نهر جار، ئەگەرت لەسەر ڕووبارێک بووی نابی ئیسرافی تێدا بکەی، ئەو دەستونێژ دەشۆی، معنی لۆت هەیە 1000 دەموچاوت بشۆی، 3000 سنەتە لە دەستونێژ، بەڵام ئەتو 10,000 ئای بە دەموچاوی خۆتدا دەی وەڵام من لەسەر ڕووباریمە، حتا لۆت نییە لەسەر ڕووبارەکەی ئیسرافی تێدا بکەی. معنی ئەوە کافیە ئەو قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە زیادەڕۆیی کردن لەو شتانەی کە حەلالە ئێمە بەکاری دێنین، ئەگە خواردن بی، خواردەمەنی بی، ئاو بی، هەر شتێک بی، کەلوپەلی ناوماڵ بی، تێدا زیادەڕۆیی بکەین. لە مانگی ڕەمەزان زیادەڕۆیی لە چی ئەکرێت؟ لە مانگی ڕەمەزان بەخۆی بە شەری کە بە ڕۆژی دەبی، کە بەشەر بە ڕۆژی دەبی، دلی دەستە هەموو شتێک، دلی دەستە هەموو شتێک، لەبەرەوە کە دەستە بازاری ئەوەندە پارێکە لە ماڵەوەشی هەبی دای نابی دەری دەینی، لە مانگی ڕەمەزان لۆوەی سفرەکەی ناو ماڵ و خۆی ئاوەدام بکاتەوە، جوانی بکات، لە کاتی ئیفتار بخوات. بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئێمە دەڵێت ئێوە کە نانێکتان خوارد، خواردنتان خوارد، ئاوتان خواردەوە، گەدەکەی خۆتان بکەنە 3 بەش، بەشێک لۆ خواردن، بەشێک لۆ هەناسە، بەشێک لۆ ئاو. سبحان الله ئێمەش وا فێر بووینە کە بە ڕۆژی دەشتێنین، کابرا هەموو چەند خواردنێک هەبی، خواردەمەنی هەبی، ئاو هەبی، ناو گەدەکەی خۆمان دادێنین، هەتا ناو گەروی دێ کابرا کە دەچی لۆ تەراویحی تااقەتی واتە ئیسراف لە خواردنیش کە بیخۆی زۆر مهمە. ئیسراف بەخۆی دە وەکولوا وەشڕەبوا، بخۆن و بخۆنەوە، بەڵام ئیسراف تێدا مەکەن. ئێمە سفرەکەی دەبی ڕازانی زۆر خۆری نابێت، بەڵێ هەیە زۆر ئەخوات، زۆر خۆریش تەئسیر دەکە. خوشی من بەدیکو زۆر خۆریش تەئسیر لە گەدەکە دەکات، لە سەحەت دەکات، لە ژیانت دەکات. ئیسرافکردن زۆر خۆری کرد دەسی زۆر ئەشای پێ دەکڕی، کە کڕیت دادنە لەسەر سفرەکە تووشی چ دەبی؟ تووشی ئینسان گوناح دەبی. لەبەر ئەوە پێویستە ئینسان بە قەدری پێویستی خۆی جێبەجێ بکات. مانگی ڕەمەزانش گۆکۆتمان دل دەستە هەموو شتێکی دەینی لەسەر ئەو سفرە دادەنی، ئەمەدی دەخۆی ئینسان کە تێر و زیاتر ناتوانانی بخۆی، ئەدەویت کە چ لێ دەکەی؟ ئەویت کە لۆ هێواری لۆ پاشی وێل دەگرێەوە، منداڵەکانش ئەوڕۆ خواردنی هێواری لۆ پاشیوی ناخوا، لە مەجبور دەبی کابرا لۆ بەیانی لە ناو تەنەکەی دادەنێ. لەبەر ئەوە تەمەشا بکە ئەمڕۆ ئێمە تووشی مشکلێکی زۆر گەورە بووینە. ئاتوو تەمەشاوەی مەکە، تەنەکە زبلەکانمان پڕی خواردن و خواردەمەنی بووە، بەلەدیەکان و حکوومەت هاوار دەکا، ئێمە ئاگامان لێ نییە. ئایا دەزانی ئێمە ئێستا بەس لە ناو هەولێرێ 1800 تن بەس زبل ڕۆژانە فرێ دەدرێ، 1800 تن، 160 خواردنە، 160 خواردنە، 160 مەقەوایە، تەنێکەیە، با بڵێن شوشەیە، لایلۆناک، چیچی دیە، پەڕۆکە ئەوانەیە، 160 معنی لە 1800 تن معقول 1500 مامۆستا کوردستان 24 راپۆرتێکی کرده بوو لە دهۆک بە هەمان شێوەوە کۆی کە باسیەکەی لە 170 ئەو پاشماوانەی فرەدرابوون خواردن بووە. ئەمش بغریبێ ئەو تاتام وەرگرتیە، تەلەفۆنم کۆلۆ قسمی بەلەدەی یەک
کە مزگەفتەکەی منە داخلی چلە داخلی چی 140 تن ڕۆژانەیە بەس هەموو هەولێر طبعا ئەگەر بابلین 1970 شێکی زۆر خیالیە زۆر خیال دلێمە جیهازێکمان هەیە ئێستا داهاتی حکوومەتی نایەتی لە گوێری دانایە لۆ پاکردنەوەی پیسە ئەو خواردنانە پاشماوانە چکول هەموو دەولەتێک بزانە ئەو پاشماوانە دەستە ناو جیهازە خاوێن دەکرێتەوە ئەو شوشەیە با بڵێن ئەوە لایلۆنە ئەو خواردنە دلی جیهازەکە ئیژ ناکە کارتۆنەکە لە دەرێ دەیبن لایلۆنەکان دەبن کابرا عەرەب لە ئێستا خەڵک خرد دەکاتەوە ئەو پاشماوەی خواردنە جیهازەکە ئیش ناکە پێ هەموو خواردنە ئەوە ئیسرافێکی زۆر زۆر گەورەیە لەبەرەوە خوای تەعالە دەفشا کە دەفەرمێ وەکولوا واشربوا ولا تسرفوا إنه چێ الله لا يحب المسرفين باشە مامۆستا جاران لەبەرەوەی خەڵک گرانی بینی بوو من بیرمە خەڵک پێی حەیف بوو دەنکێک برنج بڕژێتە ناو ئاوەڕۆ نان فڕە نەئەدرا بەڵام ئێستا بینی نانیش فڕێدرێ لەگەڵ خواردنەکە نانی دەفرۆژ ئەو یەک لە ئەسبابەکانی ئیسراف چییە لەو قسەکەیت یەک لە ئەسبابەکانی ئیسراف یەکەمیان الجەهل نەزانی ئەتو نازانی دین چیت پێ دەڵێ دین فێر دەکا فێر ژیانت دەکە فێر حیاتت دەکە فێرە برایەتی دەکە فێرە خۆشەویستی دەکە فێرە ژیانێکی خۆشی دەکە بەڵام ئێمە لە دینەکەی تێنەگەیشتینە لەبەر ئەوە جەهالەتمان لەسەر دینەکە یەکەم لەبەرەوەی تووشی تەبدیل بنە دووەم دەچوونی لە قەیرانێکی نەبوونی لۆ خۆشی ئینسان تووشی تەبدیل دەبێ معنی ئەتۆ لە حیساڕێکی کە دەرچووی لۆ خۆشی دەست دەکرێتەوە دەڕژێنی ویان دووەم سێمیان ژیانت لەناو بیئەچی مبەذرین بی لەناو قەومێک بی کە ئیسراف بکەن ئەتوش فێرە ئەو ئیسرافە دەبی ئەمە بێبەرەکەتی دروست ناکە طبعا بێبەرەکەتی دروست دەکات بەرەکەت لەو ماڵە نامینە کە ئینسان تێتە ئیسرافی تێدا دەکات زیادە ڕۆی تێدا دەکات معنی شێکی خیالی ئێستا تاتایەکی نوێ ئێستا ئوموم متحیدا لەگەڵ منظمەی فاو تاتایەکیان کردێ بزانن ئەو زیادە ڕۆی خواردنە ئایا لە کوێن دەرزیاترە لە هەموو عالەم تاتایەکرایە لە دووەل عەرەبیەکان دەرچووە لە دەولە ئیسلامیەکان دەرچووە گەورەترین دەولەتی ئیسلامی عەرەبی ناوەکە پێی نایبینم 13 ملیار و 300 میلیۆن دینار ساڵانە خواردنی فرێ دەدەن 13 میلیار سێ دەولەتی پێدەژی جیبۆتی سۆمال ئەریتریا دەتوانێت ئەو سێ دەولەتەی پێبژێنی 13 میلیار و 300 میلیۆن ساڵانە بەس خواردنی فرێدە ئەو دەولەتە عەرەبیە معنی تەبدیری تێدا کە دەولەتێکی ئیسلامیە و عەرەبیشە خۆی بە هەموو مسلمانی دنیای ناگۆڕنەوە بەڵام چییە دەبشاکە وەکولوا واشربوا خوا پێمان دەفێری کەوا بە ئەمە جاهیلین جەهالەتمان هەیە لە دینەکەمان تێنەگەیشتینە پێمان نەگۆترایان تێنەگەیشتینی ئێمە ئەمن ئەگە تێ بگەم چی تێدایە چم پێ دەویست دەینم برادێکم لە ئەوروپای هاتەوە بانێ لەگەل چوونە بازار بابلێم گوتم 2 کیلۆ خیارم دێ 2 کیلۆ تەماتم دێ 2 کیلۆ کودیم دێ گوتی مامۆستا شوانیە لە کرەمە ئەمن پێویستیم ئەوڕۆ بە 2 خیار هەیە 2 خیاری دەکڕم 3 خیاری دەکڕم تەماشا بکە نیو کەرتە شفتی دەکڕم نیو کەرتە کودی دەکڕم ئەکەش نیو کەرتە شفتی بێ مالی خۆت یان نیو کەرتە کودی بێ مالی خۆت دەبیژنەکەمان چمان پێ بڵێ دەلێ پیاو چەند ڕەزیلە وانێ بخۆی ئەساسەکەی کابرا ئەوەن لەناو خەڵکیش وایە و کەسانەی کە شت بەکەمی بکڕن ئەڵێن ڕەزیلن وایە ئەوانە ئەو کاب ئەمە نازانین ئەو کابرایە لە ئەوروپا دەژی دەزانی پارەکەی کەەوە چۆن هینایەتی چۆن سەرفی دەکات ئەمەش ئەوەی هەموو ناو سەلاجی دادەنین دەبتە ڕۆژێک دوڕژ لەوانەیە بۆ گەنی بیان زیادە دەبی ئەوان کەون دەبی ئەوەی فرە دەبڕێکی دیبینە وەکولوا واشربوا ولا تسرفوا ئەگەر بم دێ 2-3 دقەی زیاتر ئەوە خواردن و خواردەمەیە بەڵام بۆ ئەو خوشکە بەڕێزانە چەند جار گوتیتم چەند لە چەند بەرنامەیەکی چەند رادیۆ کە بەرنامەکان پێشکەش دەکەم بخۆم لە تەلەڤیزیۆنیش و هەروە لە مینبەرەکانیش ئیسراف تەنیا لەوەی نییە لە ئاو کارەبا ئێمە ئاو کارەبا ئەو دەبین وەزعەکەمان چۆنە خوشی من ئەی بەڕێزی من معقولە ئەتۆ هەموو سبەینی پێش دەرکەمان خۆت بشوی بە ئاوی هەموو ڕۆژێ ئەو سۆن دەبینێ دەرێ بردی قیرەکەتی نایتە دەرێ منتقە شعبێکە بە زۆری معقول نییە گوتم هەفتەی جارێک قەیناکە 2 جار بەس هەموو ڕۆژێ بەیانی سعات 8 بشۆی ئەی قەیناکە ئەوەش
شوشتت باشە معقولە ئەتوو پارە نەبی 750 دیناری شێرەیەک بەلوعەیەکی لۆ بۆرێکە دابنی هەندێک گەڕەک هەیە بە هەموو ماڵەکان کۆڵانەکەیان شتووە زد یەک دیریش دەشۆ ئەو پێ دەرم خوشتیم زد یەک دیری دەشۆ بە احتراماتی والله حرام والله گونەحباری خوشتی من والله گونەحباری والله ئەو ئاوەی ئەمن پێت دەڵێم ئەو ئاوەی لە کوردستان دەخۆینەوە لەو ئاوە مقەتەڕەی زۆر باشترە خاوێنترە ئەو پێت دەڵێم چکەدرا ئایا دەزانی ئەوانی کە دەچن لە حەج عومرە پێیان دەڵێم ئەگە جۆشیان لێمانە پێیان دەڵێم ئەوان دەچن سەعات حەج عومرەی سەعات 2 شەوێ وەرە دەرێ لە فندقەکەت تەماشاکە تانکەری ئاو ڕاوەستایە بە تانکەر ئاو لەو فندقە پێزرز بەکەت دێ بە تانکەر بەلوعیان نییە بۆڕیان نییە وەچی مالی من بە ئاوێکی خاوین بێتەوێن دەر ئەو ئاوە دێ بەس لۆ خۆششتنیە لۆ خۆششتنیە دەبی ئەتۆ هەموو ڕۆژێ بچی ئاوی مقەتەر بکری بخۆیەوە ئەنە ئەو ئاوە نازدارە لێرەی کوردستان دەخۆی و دەخۆیەوە و خۆت پێ دەشۆی و ئیسراف تێدا دەکەی لەو دەوڵەتە عەرەبی ئیسلامی خەلیزانە نییە هەموو بە تانکەر شەو ئاو لۆ دێ وا دەزانی کابرا بەلوعی دەکەوی یەک حەدان دەکەم لێ مامۆستا لەسەر زادەی بەلوعەکە بووە ماڵەکەم دیتێ پێش دەکەی خۆی دەشوە هەموو ئەمە چووە ماڵەکانیان هەموو حەوزیان لێدای حەوزی سەبە ئاوی تێدەکەن لۆ هەفتەیەکی لۆ دەڕۆژی ئەمەش ماشا ئەڵڵا تانچەکانی سەرمان هەر ماڵەکمان هەر تانچێک 8 بەرمیل تێدایە 12 بەرمیل 14 بەرمیل بە ڕۆژێک 2 ڕۆژ خلاص دەبی ئەگەر 2 ڕۆژ ئاونێ دەبتە مزاهەرە و دنیا هەڵدەستی باش مامۆستا زیاتر باسیەم بابەتاکەی نەچینە هەولێر ڕاستەوخۆ پەیامێرمان زەردەشت هەمێ لەگەڵمانە ئەمشەو جیاواز لە قەرەباڵغینە و بازار و خواردەمەنی و شەقامەکان لەگەڵ تیمەکانی هاتوچۆیە بزانین لە شەوانی مانگە ڕەمەزانەوان کارەکانیان چۆن ڕێکخستووە تا کەی لە نێو شەقامەکان و شوێنە گشتیەکان ئەمێننەوە بۆی ڕێنمایی شۆفێران بکەن و هەروەها لایەنی ئەمنی هاتوچۆ بپارێزن زەردەشتم کاتت باش فەرموو دەمباش سارا دەباش بۆ میوانێ تەژی بیگومان ئێمە هەر شەو وەکو تیما کوردستان بچار دگەل وا بەرنامەیە مای مەها ڕەمەزانێ ئەم هەمی کۆلانên هەولێرê digerin hemî bajar û bajarokên Kurdistanê ka bizanin çawa rewşa bajar birêva diçe îro jî em dixwazin bizanin ka programa polîsên hatûçû li Hewlêrê çawa birêva diçe çawa birêva dibin wekû diyar dibe sara heta vê gavê jî qerbalixeyeke mezin li nav şeqam û kolanan heye taybet ku niha ez li ser riya 6 metrî di navbera riya ronakî û îskanda me heta vê gavê jî qerbalixeyek mezin heye diyara tîmên polîsên hatûçû jî bi erkê xwe radibin lê ji bo ku ez zaniyariyê behtir werbigirim ez dixwazim birêz Aqîd Kakil Hemed Emîn Mihemed wekû efserekî hatûçû bikim mîvan van pirsyaran arasteyî bikim birêz Aqîd destpêkê ême dixwazin spasiya bikin ku li gel me amade bûn hûn çawa programa xwe birêva dibin taybet di va meha Remezanê de heta derengekî şev jî hûn dibînin سەرەتا بە خێراتنیشی گەرمیەوەی بەڕێز دەکەین لەو بۆ درەنگانیشەوە کا چاپێکوتنیشان لە گرێمانجامدا ئەمە وەکو بەڕێوەبەتی هاتووی هەولێر ساڵانە لە کاتی مانجی ڕەمەزان خشتێکی تایبەتمان هەیە خشتەکەش وەکو هاونیشتیمانیان کە لەو مانگە پیرۆزە زیاتر ئەرکەکە دەکەوتە شەوان ئێمە ئەو خشتێکە دابشمان کردیە ئەگەر بێت و بە ڕۆژ خەڵک لە کاتی دەوامی خۆیان دەچن سعات هەفتی بەیانی تاکو یەکی نیوەڕۆ تاکو هەفتی ئێوارێ هەفتی ئێوارێ ئەوجا ئەرکەکان قورس دەبی بەڕاستی هەتا بەرەبەری بەیان هەتا بەرەبەری بەیان ئەرکەکانمان قورس دەبی مەفرەزەکانمان زیاد کردیە شوێنە گشتیەکان و شوێنە گەشتیاریەکان و کەوانی هەنا پرسیارê taybet terkîzê li wê yekê bikim tekezî lê bikim yani êsta katekî derengî şeve qerbalixî jî heye tîmên we bi diristî li hemî kolan û şeqamên Hewlêrê bi erkê xwe radibin beş diket تیمەکانی ئێمە وەکو پێویست وەکو ساڵانی پێشتر نا ینی ئەو کاتی کە ئەمە مەفرەزەکان تقریبا بۆ 5 ساڵ دەبی ئێمە کادیرمان زۆر کەمی کردیە شوێنی گشتی زۆر کرایتەوە گەشتیار زۆر دێنە شوێنە گشتیەکان وەکو پێویست کارمەندمان کەمە بەس بەعینی لە عینی کاتیش ئێمە هەوڵماندایە کە ئەو شوێنانە پڕکەینەوە وەکو دەوریە دەسوڕێن شوێنێکی زۆر زەروری بێ ئەمە کارمەندیش خۆمان لێدادنێن و تاکو شوێنەکە ئاسایی دەبتەوە قەلەباڵغەکە نامینێت ئەم ساڵ چ جیاوازیەک ji ساڵی ڕابردوو هەیە تایبەت ون چاوە ئەرکێ خۆ ڕادبن قەرباڵغ چاوایە ئەو سار لەگە ساڵانی ڕابردوو زۆر جیاوازە بەڕاستی چکە ساڵانی ڕابردوو لە ناو قەیرانێک و لە ناو شەڕەکی نەگریسی داعشدا بووین
گەشتیار کەمتر ڕویان لە هەرێمی کوردستان دەکرد هاوڵاتیش کەمتر شەوانە دەردەچوون ئێستا ئەو سارەکە زۆر قەڵەباڵغی پێوە دیارە بەڕاستی ئەمما کە دەبینین شوێنە گشتیەکان هاوڵاتی بیانی زۆر دەبینین لە هەموو شقامە گشتەکان هاوڵاتی بیانی دەبینین ئێمە چەند شوێنی تایبەت هەنا ئەوانە هاوڵاتی وەکو گەشتیار سەردان دەکەن ئێمە مەفرەزەکانمان بە شێوەیەکی تۆکمە لەوێ داناینە و ئەو ئەرکەی کە بە ڕۆژ مەفرەزەکانمان هەموو سەعب کردەوە هینایتمانە شەوانە بۆ ئەوەی هاوڵاتی و لە پاش چاردەی مانجی و پازدەی مانجێ هاوڵاتی ڕوو لە بازارەکان دەکەن ئەو پرۆگرامێکی جیاوازە ئەو پرۆگرامێکی جیاوازە و ئامادە سازیشمان کردیە لۆ پازدەی مانجێ ئەزانین کە هاوڵاتی خۆمان دەردەچن لە بۆ شەوانە لە بۆ شتکردنی پێشوازیکردن لە جێژنی ڕەمەزان برێز عەقیل دەخوازم vê pirsêj bikim hemahangîya we digel hêzên emnî çawa hêzên ewlehiyê ئەمە فەرق پێ ناکەین هەر حاڵەتێکی نەخوازرا ڕوو بدا ئەمە هەماهەنگین لەگەر لایەنی ئەمنی وەکو ئاسایش پۆلیس دژە تیرۆر هەر حاڵەتێکی نەخوازرا ڕوو بدا یان هەر شتێک ئەمە بە چاوی خۆمان ببینین لە کاتی ئەرکە ئێمە دەست بەجێ دەست بە کاری خۆمان دەکەین و شتە تا ئێستا چێنەوە جار بەجار کە ڕووشی دابی پۆلیسی ئێمە دەستخۆشیان لێ دەکەن و کواتوسۆ کەسەکەیان دەستگیر کردو و تەسمیلی شوێنی مەبەستیان کردی خوازم هەر تەکەزیە لێ بکەم ئێوە 24 کاتژمێر لە ناو ئەرکی خوا دەبینن تایبەت حتا سبێژی بەڵێ ئێمە تا بەرەبەری بەیان تا بانگ دەدرێت بەرەبەری بەیان خەڵکی ئێمە ماوەیەکە لەسەر جادەنا بەڕاستی ئەمەش لە پاش بەرەبەری بەیان ئێمە ئەرچی ئێشگریمان دەبیتن و دەورێشمان دەبی تا بەیانی کە دەوامی ڕسمی دەست پێ دەکە ئێمە لە شەقامەکان دەبێت عقید کاکل حەمەد ئەمین محەممەد وەکو ئەفسەرێکی هاتوچوو ئەسۆر ئەسخوازم بچم دەرباسی جەم ئەفسەرێکی دینجی بم ئەوژی برێز بۆتان تەڵاتە برێز بۆتان تەڵات لە کوردستانی gelek car تایبەت لە هەولێرێ مرۆڤەیەکە دibîne dema berbangê xelk hindekî aciz dibe bilez diçe şîreta te nesîheta te ji bo hawlatiyan û rênmeyekan çi ne بەڵێ پێشەچی بە خێراتنی جەنابتان دەکەین زۆر سوپاس بۆ ئەرک و ماندووبوونتان کەەوە بەسەر ئێمەتان کردەوە ئەرک و ماندووبوونی مە پیشانی هاوڵاتیان دەن ڕێنمایی ئێمە بۆ خەڵک خاستن وەختی بەربانگان وەختی ئیفتاران خێرایی خۆیان کەمکەنەوە کاتێکەوە دەچنەوە ماڵان چونکە خێرایی وان دەبتە هۆی کێشە لە بۆ هاوڵاتیان یەک دووش لە بۆ ئێمە دەبی ئێمە بچین مشاکلیان هەڵکەین و تەختیتی ئەو ڕووداوانە بکەینکەوە ڕوو دەداتن دخوازم پرسا داویشتە بکەم دیارە کۆمەلێک پۆلیسیان هاتوچوژی لە دووە ڕاوەستیانە ئێوە چۆن حتا کاتێکی دەرەنگی شەو دەبینن چۆن پاشیوی دەخۆن چۆن بەرەوەجی دەبن داتوانانی ئاماژە بۆ شتە بەڵێ بەڵێ حەزم دەکرد ئاماژە بۆ شتە بکەم طبعاً ئێمە وەختی ئیفتاران هەموو کارمەند دێتن تا سەفەری خۆی لەگە خۆی دەینیتن لە فلکانی خۆیان ئیفتار دەکەن لۆمە لۆمادانە 5 دقه تا 10 دقه بە خێرایی ئیفتاری خۆیان دەکەن هەل نافلکە ئیفتاری خۆیان دەکەن دووبارە دێنەوە ناو مزڵی خۆیان نافلکەی خۆیان ئیزراعاتی خۆیان دەکەن بەێ سارا وەکو تدید ئەفژێ ئەرکێ پۆلیسیان هاتوچوویە و تایبەت وی ئەفسەری برێز بۆتان تەڵات و کاکل حەمەد ئەمین ئەفسەرێن هاتوچوو ئاماژە پێکردن دیارە 10 خولەکاندا فتارێن خوا دەخون و حتا دەرەنگێکی شەفژی لە ناو شەقام و کۆلانان دیبنن و ڕێنمایان کوان ئاماژە پێکردیش بۆ وڵاتیان ئەوژی بڕاستی بوو جەهێ باڵکیشیە ئەز گەرمە جەمتە سارا بەڵێ هیوای سەرکەوتن و دەستخۆشی بۆ سەررجەم کارمەندانی هاتوچوو سپاس بۆ تۆش سەردەشت لە هەولێر لەگەڵمان بووی مامۆستا دەگەڕێمە وڵات بەر لەوەی باسی زیادەڕۆیی لە کارەبا بکەین لە بەرەوەی باسی پێویستیەکانی ژیان و ئاومان کرد ئەمەوێ لە زێدەڕۆییکردن ئایا لە لێخوڕینی ئۆتۆمبیل هەیە لە بەرەوەی ئێمە وەک بینیمان کە کارمەندانی هاتوچۆ تا درەنگانی شەو لە کاردامێنەوە بەێ زیادەڕۆیش ئەمەش ئەوش دابرین چونکە ئەمە قانونمان هەیە معنی قانون مروریمان هەیە کە ئەو تابلۆیانی لێدرا پێت دەلێ بابە ئێرە 60 ئێرە 100 ئەوە 120 ئەتو کە لە حەدی خۆی لەوێ زیاتر داژووی کابرە 150 داژوە ئەو زیادە ڕۆی کردە لە ڕۆیشتنەکەی خوا نەخواستە ئەگە تووشی حادیسەیەک بیان تووشی حادسێت هاتوچێت تێدا بمریت ئێستا فتوای نوێی هەندێک عولەمای دووەلی خەلیجیەکان زۆربەی زۆری عولەمایەکانی سعودیش فتوایان لەسەروەیە دەری کابرا متحیرە خۆی انتحار کردیا خۆی کوشتیە کابرا حەقی 150 هاشتیە ئەگەر 150 ناشبە لە 100 بڕۆژ بە هیچی نەدەبوو زاد دەکە ئەو زادەیە 60 کابرا 140 داڕوە کابرا کە ڕۆی 140 دەژوە وەکو ئەو سێگەنجەوی ڕۆژێ لەگە یەکەم ڕۆژی ڕەمەزانی
ئەو سارە لێدا دێ سارکە زۆر سەریع بۆ لێدایە بەڵام ئەگەر بەهات باە سەبر باە ئەو سێ گەنجە پێکەوە نەدەمرد کەوا بوو زیادە ڕۆیی لە خواردن لە خواردەمەنی لە پێویستەکان ناوماڵ لە جلوبەرگە لە هەموو شتێک زیادە ڕۆیی کردن خراپە پێغەمبەر صلی الله عليه وسلم خدای تعالی زۆر بە ئاشکرا کە لە قورئانی پیرۆز باسی تێدا کردووە بەڵێ ویست باسی زێدەڕۆی لە کارە باش هەلەگەر ئاوەکەی کە باسمان ئەکرد کارە باش نەفیشتە ئەو بۆ وەزعەکەی ئێمە کۆ و کارەبا کووە ئەمن ئەوەی ڕۆژە فکرەکەم دەکردەوە ئەگەر بات باە وەختی خۆی ئینزار هەبوو ئینزار لێدە کە تیارە داهات ئینزار لێدە عالەم هەموو خۆی دەشاردەوە ئەگەر ئەمن دەڵێم ئەگەر ئینزارێکی دابینین بڵێن کاکە ئەنگۆ هەر ماڵک سێ گوڵۆبی خۆی بکوژێنتەوە گوڵۆب چێ چار گوڵۆبی خۆی بکوژێنتەوە چاکە چەند ماڵ لەو کوردستانە هەیە لەو عێراقە هەیە با بڵێن لەو هەولێرە هەیە بکوژێنتەوە بە سەتەها مێگاوات با بڵێن زیاد دەبی دەدرێتە شوێنێکی دی باز ئەمن کە دەچمەوە ماڵەوە لۆ هەموو گلۆبی بەلەکۆنەکەم پێبی لۆ گلۆبی دەبلوسیەکەم پێبی لۆ گلۆبی حەمامەکەم پێبی کاری پێ ناکەم لۆ گلۆبی غورفەکانم پێبی کە لەوێ نەنووسیمە ئەوە گوناحا و حەرامیشەم دەرێ پێ دەڵێم حەرامە ئەم کولتورە زیاتر لە وڵاتی ئێمە وڵاتی ئێمە هەیە لە ئەوروپا نییە بڕەوە تورکیا خۆ جیرانمانە ئەوە جیرانی مەیە جیرانی مەیە دەچی کە دەچی زۆرە ئەو گلۆبەکە پێ دەبی کاکە ئەوەشمان ناوێ بەڵام بیکوژێنەوە کە دێتە دەروی کابرا دەچەند دەکوژێتەوە دەرمامەز شتانی نییە لەکەمە لە هەر دەوڵەتانی کەوە ئەو سویدە و چێن دەرە کابرا دەلێ لەبەر گرانی ئەو باشە خۆ خەڵک ئەزانێت کە ئەمە باش نییە بۆچی کاری پێ ناکە جەهل یەکەم جار گوتم ئەسبابی تەبذیر عولەمایەک دێت ئەلجەهل نەزانی تێنەگەیشتی لە دین تێنەگەیشتین لە دین ئەگەر بێت و لە دین باش بە چاوی تێبگەین لە قورئان و سنەتەکەی خۆمان و وەمامۆستایەکان باشیان تێبگەینین تیان دەگەین بەس خەڵک بەکاری نانێ و ثەقافەتی زۆر مهمە ثەقافەت زۆر مهمە منداڵەکان ئەگەر لە منداڵیەوە چۆن با بڵێن لە ڕەوزە فێری هەموو شتێک دەکرێت لە ڕەوزەوە ئەگە فێریان بکەین واللهی فێر دەبی باشە ئەو گڵۆپە خۆگەر کارەباکەش سەرف ببێ گەر بۆ خۆی بەکاری بێنێ ئەسووتەیە گەر زۆر ئیش بکە لەوانێمە لە ڕووی ئابووریەوە بۆ ماڵەکەش باش بێت طبعا زەرەرمەند دەبی بەکر مەسرعاکی داهاتووم لەگە برادێکی باش ئێژە 200-300 گڵۆبی پێیە گوت قەیناکە گڵۆبی پێ مشکل نییە کابرا لەوێ نییە دانەنیشتیە میێوانی نەهاتیە هیچ کەس لەوێ نییە کاکەت بکوژێنەوە 20 گڵۆبی پێکە با بڵێ لەبەر خاتری کامیرەکەی و لەبەر خاتر ئەمن ئەمانەتی 20 گڵۆب بەس باقول لە 200 گڵۆبی پێبی هەپارەژە دە کابرا معنی زەرەری چ دەدا یەک زەرەر لە من دەدا حەسەی من دەبە زیاتر دوو زەرەری لەوەی دەدا کەوا دەبی پارەی بداتە کارەبای وای وانە دەبی بدات حکوومەتی پارەی بداتی وای وانی زەرەری مالی لە کابرای دەکەوی طبعا سێبیان زەرج لەوەی دەکە لەوانی گڵۆبەکانی بارانی پێ دەکەوی یان با بڵین زۆر بەکاردێنی دۆستی کەوا بوو ئەو شتانە ئیسرافانە حرامە معنی دەبی تیان بگەینی لە ئاینی ئیسلام سزا هەیە بۆ ئەم جۆرە ڕەفتار و کەسانە خوای تعالی إنه لا يحب المسرفين خوای تعالی ئەو کەسانی خۆش ناوێ ئەمە نوێژ دەکەم بە ڕۆژی دەبم چاکەم هەیە بەڵام ئەو خراپانە هەیە خوای تعالی منی خۆش ناوێ دەبێت تو خۆش ناوێ ئەتو زیاتر ڕۆی دەکەی شکرانەی نعمەتی من ناکەی لەسەر ئەوەی کە خوا پێغەمبەر لۆتە دانای جێبەجێ ناکەی إنه لا يحب المسرفين ئەو ڕاست پێ دەبێت تو خۆش ناوێ خوای تعالی کەش خۆش نەبی معنی بە چاوی ڕەحمەت شتە بەشای ناکە ئەمە دەبی تێبگەن لە مەغزای ئاەتەکە ناوەڕۆچ ئاەتەکە إنه لا يحب المسرفين ئەدەم وا دەکەم ئەوی شەی دەکەم نوێژ دەکەم بە ڕۆژی دەبم خۆم بەر تێری کردیا برسی کردیا قورئان دەخوێنم لەخوا دەپارێمە لەخوا نێزیک بم لەولای لەخوا نێزیک دەم لەولایش خواردی لە ناو تەنەکەیدا دەنێم لەولایش ئای بەڕەڵا دەکەم لەولایش کارەبای زیادە ڕۆی دەکەم لەولایش جلوبەرچیش ماشاء الله ئەو ڕووکانتۆرەکانمان پێشان سێز عالم سێ زەقاتی هەبوو دوو قاتی هەبوو یان ساڵ بە ساڵ لەوانەیە جێژنە هەنج بابنی فەقیری بوو الحەمدلله ئێستا کوردستانە کە ئاوەدانە و کا بڵین معاشەیە و ئەوی با ئیمکانیەت هەبی ڕاستە ئیشکمە و وەزعەکە بەرەو چاکە دەڕوە بەڵام لە کاتی بەبیرتان دێت 2000ەکان 2000 و پێش داعش هاتینی 12 و 11 عالە چفەیرە توخیان بوو باشە مامۆستا زۆر جار باسیەوە کرێ بۆ نمونە لە خێزانێک ئەگەر چەند مناڵێکیان هەبوو بێ یەک پێڵاویان هەبوو بۆ هەمویان چاوەڕێ یەکتریان کردووە تا ئەوی ترگەڕاوەتەوە ئایبیش نەبووە زۆر ئاسایی بەڵام ئێستا بۆ وای لێ هاتووە ئێستا نالێم تێنەگەیشتنمان خوشتی وەڵڵاهی تێنەگەیشتینە
معنی إن المبذرين كانوا إخوان الشياطين خوي تعال دفرمي إن المبذرين كانوا إخوان الشياطين طب شابك تبذير أو زار التبذير للزيادة روي بس قال خوارد مني لزلو برك لا قوندر معنى الهم مشتيك لو دورو برك ومال جاي إيه مدى أما برادرك ما بو زور سبورت زوان بو هم زاري ده هذا قلت فلان ده قاعد يقول زو أو زكاة زوانا قلت يا والله ما مستأوانا قلت والله ما مستأوانا سياسة الشهر ما قميص قلت سهل سياسات أقام على غير نكرد بيه قلت والله قاعد أو الشهر ما بركرد كذلك اللي ببيرنا يوم لبركرد يا قلت من الشدة هنا قيناك سياسة الشهر بابين كابرا لا شدة هذا اللي قميص وزر كبر قلت له غرفة إنه مكان كانتورش خاصم لو كده بس له خوم ها بس له خوم ولو قيناك كورشي تاك ريكو بيك نيشكر بنا وتسي بيدرين تبذير إسراف معقول نيا أو بارا زواني أتصرف بكي ها هدر كردن لمال لثروت زون ناخوش إضاعة المال لبرو بيغمبر صلى الله عليه وسلم ده فرمي خواي تعالى رقي لسيكس الزور يكميان أو يقيلوا قال دليه وكثرة السؤال زور سؤال دكا قالوا قيل دكا وإضاعة المال مالي بلاش صرف بكي ئەوەش خەتەرە ڕەنگە ئەمە زیاتر پەیوەندی بە خانمانیشەوە بێ لەبەرەوەی پێویستەکانی ئافرەتان هەمیشە زیاترە هەندێک جار تەنیا بۆ بەرچاوی خەڵک یان بۆی خەڵک بیبینێیان لە سوشیال میدیا لە فەیسبوک ئینستاگرام بڵاوی کاتەوە ئەبینی وێنەی ئەو کەلوپەل و پێویستیانەی هەیەی ڕەنگە پێویستیشی نەبێت تەنیا بۆی خەڵک بزانێ ئەوەی هەیە ئێستا ئەوەشمان هەیە بڵاویە کاتەوە ئەمەش گوناها یان تاوانە ئەوە تاوانەکەی چێن طبعاً ئەو مۆبایلەکە ئێستا هەموو کەمان مۆبایلمان هەیە هەموو شتێکمان چە بەرنامەش تێدایە یەک لەو بەرنامە بە ئینستاگرامی کە تێدایە و ئەو بەرنامانی کە تێدایە کابرا ئەتو خوشتی من نانی دەخۆی نانێک خۆشت کردی ئەو نانێت چییە ئەتو بڵاو دەکەیەوە ئەمن فەقیرم دلم دەستێ ئەتو زەنجینی ئەمن نیتم میسالە نۆ بدەینم ویان ئەو زرکەم کڕیا یان ئەوم کڕیا ئەو چ دەبی ئەو هەیتی ئەو کچە جاحێلە 14 ساڵە 15 ساڵە یان خێزانەکەی هەڵدەسی پیاوەکەی تەنگاو دەکا مالی فلانی ئەوەی کڕیا مالی فلانی ئەوەی کڕیا نازانی بە دەقە و سەعات کڕیتی پێشاندانی ئەو شتا زۆربەی زۆر عولەمایەکان بە حەرامیان دانایە ئەو خۆ پێشاندانە هەموو خۆ پێشاندانە هەموو بەزدیەک درێ بە خودای خوشتی من ئەوە حەقیقەتە قسەکەی من ئەو لە ئەولای تێدانە بەنا پێستێدانە هەموو خەڵک دەزانی کە لە غوتبەکانشم کە قسە دەکەم ڕوتوشی لۆ ناکەم هەموو ئەو هەیە گوناحێکی زۆر گەورەیە بەڕاستی گوناحە بەسا پێش ئەو لە مۆبایلەکانتان ئەو جلو بەرگە و یان چوومە فیلان کە جێ یان ئەو خواردنەم کردیە و هەمووی ڕێز دەکات کاڵای مارکە و کاڵە ئەگەر مارکە نەبێ مارکێکی یان دیار نەبێ ئەوە خۆ پێشان دانیش زۆر گوناحێکی زۆر گەورەیە چەند برایەکەن خۆشکەکە مالێکی بتەمەکینە دەبین ئەو زوور بەرکچی جوان لە بەردەکە و خۆی پێشان دەدا ئەوش کچیان هەیە کچی زاحەبیان هەیە کوڕ زاحێلیان هەیە ئەویش دلی دەچیتێ هەڵدەسی زەخر لەسەر ماڵی دەکەی ئەوەش ئیمکانیەتی وەی نییە مەجبورە کابرا پارەکەی لەوانە پیا بکە لەوانە دەبێت تووشیی ئەمەرێکی غێری شەرعی ئەگەر ببێتە هۆکاری ئازاردانی دەرونی ئەو کەسانەی ترەوەی کە نەبووەوەی کە هەژارە ناتوانێت ئامە زۆر عائیلەی دەناسم بوویتە شەڕ لە مالیان لما بني الجنون مير كاك لسر تسبوا ولا او ماني لون نكره دي تحقيق ولا مالي فلاني كريت دماني كاين ما هو بيشي سكا قدام قد صالي 2000 يازو 2013 كوا الحمد لله كردستان اودان بو باوروز يعني حمشتك زور بو كابر شجمانك زارك نو مالي دا غوري شجمانك زارك موكيتي بو غورا شجمانك زارك ولا نوعي تلفزيون كده غورا او تسيكاتشي من خو تبذير تاني لخوار دمني تبذير لها مش شيء هي إسراف هم مش شيء جناح وحرامة تمشاك هلقتيني بارا معنى هلقتيني أو مبلغ باري هلقتيني لا روجة رشت بكل كدي زياتر نعلم مكا بخو سبورك زوانا إن الله جميل يحب الجمال خويت على خامنة بيعي خامنة خوش دوي زلو برج زواني خوش دوي همش شيء بيه خوشة بلام زيادة روي كردي تدا حرامة إنه لا يحب المسرفين مامۆستاگەر باسی ئۆتۆمبیلیش بکەین جاران بە گەڕەکێک باسەکەن یەک ئۆتۆمبیل دوو ئۆتۆمبیلی تیا بووە و بۆ هاوکاری هەموو گەڕەکەش بەکارات ئێستا هەر ماڵێک لەوانەیە ئۆتۆمبیلێک و زیاتریشیان هەبێ ئەمەش زیادە ڕێگە چارێ پێنجێ هەیدی کابر ئیمکانێتی هەیە کڕیتی خۆت ڕوو بێژە ڕوو بوویتە غەم
خۆبیتە غەم هەرەوەی نییە ئەوە ڕوونیتی ئەوە بنزینیتی ئەوە ششتنیتی ئەوە تایەتی و بەکاردی ئیسێلاک کە هەموو پارەیە ئیستهلاک دەبێ طبعا هەردووین لەسەر ئەو قسەی مەسەلەمان دەکرد کابرای گوتی مامۆستا تو وا دەزانی ئەمە ئێستا دەچینە سوپەرمارکتێکی جیرانمانە بڕ بە سارێ فەڕێکی پێدا کاکە دێوە سەحەتە ڕۆیشتن سەحەتە لە ڕۆیشتنی ئینسانی سەحەتە وەڵڵای ئەو سارێ ئەمەی والێ کردی ئەو عالم هەموو قەڵەو بۆ تووشە و نەخۆشی و تووشی نەخۆشی چەوری و نازانم چ بووە دەرێ لە تورکیای کابرەیەک سیارەیان هەیە دەستە دائیرەی بە میترۆی دەچێت تەمام میترۆمان نییە ئەوزارە نازان بە تڕوپای دێگەڕێتەوە مانیان بە سارەی خەتی دەچی بە پارێکی زۆر کەم سارێش لە پێش دەرکەی دانایە لە کاتی حاجەت ئیشی پێویست بەکاری دەینی ئەمە لۆ سەمونکردنش بە سارێ دەچی سەمون بڕۆ ماسی بکرە بە سارێ بڕۆ سەمونی بکرە بڕۆ بە سارێ هەموو بە سارەیە هەمووش بە سارەیە ئەو بێزگە لە دەعم و تووشی هەلاکەت و تووشی ئەوشتانە بی با خۆمان فێرکەین نییە نێ لە ئەوروپای کابرا مالێک پێشش سیارێ هەبی خوا پارەی داینێ مالی داینێ لەسەرمان ڕژا بەس ئێمەش دەبێ ڕەحم بە خۆمان بکەین ئەو جادانش تەحمل ناکە حکومەت ئەوەندەی پێ دەکرێت مرور ئەوەندەی پێ دەکرێت تەماشا کە چەند حادیسەی سیار دەکرێت بەس مانجی ڕەمەزان چەند حادیسە ڕوویدا ئەمن ئاگەم لێ چەند حادیسە ڕوودا چکە بەرنامەکەی من لە رادیۆ مرور شەیتە پێشەمە کە پێشکەش دەکەم ئەو حادیسان دەیتە پێشم تەماشا دەکەم هەندێک نەسیحەتی خەڵک دەکەم بە ڕەوانگەی ئاینەوە کە ئینسان چۆن معاملە بکە لەگەڵ ڕێگاوبان چۆن معاملە بکە لەگەڵ شڕت و مرۆ چۆن معاملە بکە لەگەڵ تەرەفکە لایەت و ئوشتانە بەس ئەوێ ڕۆژێ شتێکی زۆر جوانم بینی لێک لە فولکەکان زۆر پێم جوان بوو داهاتم لۆ مزگەفتێ پێش ئەو ماوەیە بارانێکی زۆر هات هەورێکی زۆر ڕۆژ هاتە شاری هەولێر طبعا ئەو فولکەی کە مزگەفتێکی من ترافکلایتی لێ نییە زۆرژی ئێزدەحامە ناو جەرگی هەولێرەیە دەزانی هاتە ڕاوەستان ئەو شڕتی مرۆرە عەبایەکی لەبەر بە بڵێن پاڵتۆی لەبەر بوو ئالونیەکە دانیشت بوو طبعا تاریخ فەقیری دیار بوو ڕەش بوو عالەم گلۆبەکەی بوو ڕاوەستا بوو ئەو بارانە کو داهاتە خوارێ بخۆتان دەزانن زۆر پێم جوان بوو لە ناوەندی زادەکەش ڕاوەستا ئیشارەتی خەلکی دەدا ئیشارەتێکی خەلکی دەدا و لەوەی کە ئەو بڕۆیش بە لەوانەیە بەدایە حادیسە ڕووی دەدا شتێکی زۆر پێم جوان بوو شتێکی جوان بەس گوتم گەشت بکەنی گوتم فیلان گوتم خۆزکەم فسفۆرەکە لە پشتی بایان شتە کوڕە زۆر ئاگە لە خۆبی هات یارنی ڕەشت دەڵگەڕای شتەکە کەس کابازە کەسکەی زۆر تۆخە ماشی دیاردێکی زۆر جوانە کە پێشکەش بە کۆمەلگا بە میری ئەو ئینسان لە ژیانی حیاتیدا تەعامل لەگەڵ کۆمەلگا دەکات لەگەڵ ئەو دارە لەگە ئەو بەردە لەگە ئەو شتە لەبەر ئەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم جێڕایکی لە شعبێک لە ئیمان دەفەرمێت الئیمان بضع وسبعون شعبة ئیمان هەفتا و چەند بەشێکە وەرئەتوو سەبوڕێکی بینە سەبوڕی مەکتەبێ وەرە هەفتا خڕی ناوکە هەفتا دەبشاکە پێشەش دەقە دەوێ هەفتا یەکەمیان دەنووسی لا إله إلا الله أشهد لا إله إلا الله آخریان نووسرا إماطة الأذى عن الطريق هەڵگرتنی بەردێک کۆسپەیەک دارێک لەسەر ڕێگەی مسلمانێک شەکە چەند مهمە ئەدی ما بینی لا إله إلا الله یەکە و إماطة الأذى کەوا چەند دەمێنێتە ئەو هەمووانە پڕکەوە لە ئیمانە زۆر مهمە لە ئیمانە لەبەر ئەوە پێویستە ئێمە ئەگەر هاتوو تەوعیە لەلایەن مامۆستایان کراکە ئاینی جۆ لێ ڕابگرین واللهی ئەو دینە هەموو شتێکی باس کردیە لە کۆمەلگای ئێمە کە ئێمە بەکاری بینی بەڵام ئێمە بەکاری ناینم معقولە لەسەر جادەی چلی دەڕۆیشتین لۆ نەخۆشخانەیەک لەسەر جادەی چلی جێگایەکی زۆر ڕاقی و خاوێنی پاک کاب سایرێکی زۆر ڕاقی جوان پەنجەرەکەی خۆی کردەوە زۆر شتێک پێ ناشر بوو ڕەسەن بوتڵەکە بیسەکەی خۆی فڕێدا شوێنەکەی کە هیچ پیسایی تێدا نییە وەڵە کابراایەکە گوتی تەحمل ناکەم ئللا ماوەسە بەدوی دەکەوم وەڵە تەبعا نەمانگرت سیارەکەی بەس پێ بڵێم کاکە ئەتوو ئەوە سەقافەتێکە جێکەش نەگە بڵێم جێکی شعبیە جێکی زۆر خاوێن و باوێن ئەتوو ئەو قۆدیە بیبسیەی نەتانی 2 دقەنەوە سیارەکە بەجێبێری کردی و فڕێدا دەرێ ئەوە چ پێشان دەدات ئەو ثقافت پیشان دەدات توعیه پیشان دەدات ئیسلام پێم دەڵێت ئیماتەة الأذى عن الطريق ئیمانە دەڵێت کۆسپەیەک بەردێکت بینی شتێک خراپ بدی لەسەر جادەکە لادا
ڕێگای مسلمانان چاپ بکە. باش مامۆستا لەگەڵە بەردەوامە بین پەنابەرانی ڕۆژاوای کوردستان لە کەمپی دۆمیز لە پارێزگای دهۆک لە مانگی ڕەمەزان زیاتر لە کاتی شەوان ڕوودەکەنە بازاڕەکان. مەسعود محەممەد پەیامنێری کوردستان 24 لە بازاڕ و هەروەها لە گوزەرانی پەنابەرانی کەمپی دۆمیز دەکۆڵێتەوە و زانیاری زیاتر تایبەت بە ژیانی ڕۆژانی ئەوان دەخاتەوە. بله سردامیا باش بیت نزل کمپادومی سماک آماجه بگیریم دیارک و پنابر نواوه کم پیدا و که همی بسلمانندی هر ما کردستان و جهان پیشوازی ماه رمضان پیروز کریه و روزانه خود در باست کن الفریا و کم پیدا تدیتن یعنی پروژه کم کس در ونونه خلق یعنی زاتر پروژه نوستیه یا جیت مالت خدایا شوه قربالگی که زیدل سر بازار دومیس کمپا دومیس پیدا بیتن یعنی خلق زاتر شوه قصدا دروت کردن و کند بینش یعنی دویده می داخل که یک جار زور درویه از گرهنده کسا شونا بافم مام چانی باشی سلام کمپا دومیس چاوا یا رمضان چاوا در والله هاتي بيني خديجي خوشتر هو هي شوه خوشترش دروه طبعا شوي خوشتر باش قر رمضان چانی خد الحمد لله درباز ب 100%. یعنی الفری از گریم مکمل رفشت بیشت همه ناف کم یعنی وقت باجره که تدیتنه طبعا یعنی همین چطوری هست یعنی مارکت ابدا حمو تجمع مني الحمد لله مرنا خد اجمك الحمد لله خدي تشتكي مني ابدا رمضان روجاوا تشابوني باش خدي طبعا ما هو الولاطي غير شكلها عاوج ولاطي ما الحمد لله خدي وكلمه تبي تشتكي مني الحمد لله وصغيرته باشه سپاس بود ادمه خود الحمد لله برات باشی سر چاوا برات صعب دشتر از بود خلق کیش باجری والله اسیه بریم باشورو یه باشوری یه دو که بخوای بله کم پادو می شاد بینی یعنی الورس که قرار خلق حتی درنگ تو صاف در بدیتن گلک خوشه تو سردان هات یا بره بله سردانه بله تو نبینی یعنی ویرو کی باجره کی حالی هاتی کم پادو میس بره خود بازارت مازن ماشاءالله کی باجره که ما تکاره بشه یعنی قامشلا دویه قامشلا دویه آره ما سرت الوری هنت کم پیدا آره والله خزمه ما هنا بسمام هنا یعنی آن سردان آرام کن بله متن سوق جاجا متن سردان زور باشه سپاس بودم سپاس اگر از قصد و جوات هنیب کم یاره هجمارک دان عمر الوری پیدا بینه ما این چاوانن این باشن تلویزیون کردستان 24 گلو داینه از خازم وی بپرسم یعنی رمضان نوا کم پی چاوانن و کدا شنو گویتی باش بله بجم رمضان نوا کم پی دا چاوه یعنی والله برای خود بشوی خلق کمیش در و والله خلق درد کفن و روجین زن خورد ما خورد روجین اگرن اوی اختیار ما اختیار روجین چنه جامعه او امتين نه اختیارن این ولی ماشاءالله این دیگرات کشن امی اختیار ام چنه جامعه گنج ناین قالك جي روجينا قرن شغال دفي وادن ودمشن هارو فلوتن ولوتشن رمضان شاور رمضان خوش الحمد لله رمضان كيف خوش والله خوزي رمضان ما تمام لوبانا وام رمضان دم ربانا هاري والله خيرات بيجن رمضان ده مريش رمضان قال لي خير عمي قران عمي خوينن رمضان ده بمر عمي شنو حاجه بحشي رمضان فيري شوابين يعني كان صارت الكامبين شو الحفص على بله چون رمضان باشور يعني وكا في رمضان ما خوش نيتنهي خوش شتا ابدا قال لك خوش زور باشه ديما متاح صحبات ما هابو تجي بوقت رمضان چونه شنو في رمضان شو والله خوش قال لك جنته الحمد لله روشوا كردستان مالاتال كيش باجريات والله الحمد لله خوشا وام خوشيدنا ديرك يا باشا سپاستا ما هم تو چونید رمضان چا در باش الحمد لله مرتاح ان شاء الله باش خديره ام دعاتك ان خديره مسلمان شكردي مرة واجتماع مرة ان شاء الله سروق وغير سروق تمام كردستان زور باشا الفيري كامبادوميس يعني وقت باجر لهات يعني كذا ان شاء مرتاح نبا كان بيدا الحمد لله تبدا مرتاح تبدا مرتاحين ومرتاحين ان شاء الله في شاف فيري تو چون الفيري يعني حتى دران كند مين دري ام دبين حتى دور 12 زي 12 ام دو درابن بارشيبه بله ام بارشيف دخول نمج دكم دراسه بروجي انفستينا دنيا ان شاء الله ان شاء الله زور باشا دمت خوش باد قازم ما زور اهلا وسهلا صافي زور سپاس بله سيده صايا خدي ومانا برزاني ما كيف كريو
والله ما كيف كريا كيف نينا يعني الحمد لله سركفتي بن ان شاء الله خديش راضي بي اول فيري تشي قهوه تشيت كان برازيلي قهوه برازيلي هورتكن اش فا معلم فا شكيفاتيت قهوه شكيفاتيت يعني نو بدن خويا ديال الفيديو اف قهوه اف بريا صالح شي بول فيدي قهوه حبتين فرم هورتكن جوارا بدنا خلكي رمضان تين مش خورا باش زور سپاس بوتا زور سپاس دمت خوش بورینن بله وکن بینن یعنی جان نوا کم پیدا گلک یا سایه وک وان ولاتیان جماجا پیکری یعنی زاتر خلق شوه قصداش در ود کتن بازارن کم پادومیس وکرین حتا درنگ کم پادومیس یا طایبت پنابرین روشاوه کرسانه و سال 2012 و سرهلدان داعش و شرط سوریه چه بود دیار هجمانه که زور خلق قصدا باشور کرسانه که شما ناجی کم پادومیس حتا دانن که ونزکی 7 سالانه حتی نو کف کم پهنی زاتر یعنی سیمان باجره که پیوت ندیتن بازارت مازن هنه و ناف کم پادومیس دا همی پیدوین روزانه ولاتیان بردست که ونو تنه پیدا کردن. مسعود محمد لا دهوك لقل مامبي سپاس جاري كتير قريمه ولا ماموستا مؤيد ماموستا باباسي هر زور بكارهنان بكين بتابت مانجي رمضان ديارديك هلا يما لبروي خلق وندخ واردن وبيويستي روجانا اكري هندي جاره بيته هوكاري برزبونوي نرخ اما لبروي لچن سالي رابردوش اما دوباره بوتوا خلق پرسیاری کردو که بۆچی ئەو خواردنە گرانە بێ لەبەر زۆر بەکارهێنانە ئایا ئەمە دروستە؟ بالفعل مانج رمضان كابرا وقت خوين ببيرم دي كمانج رمضان ده يا جيجنا دهات سيروش بيشتر عالم اشياء ذكري عشان ندم على بازاري عشان ندم لو هنجين هاتو تسو نبو حدود نبو ونيا اما السروة بغداد بوين معناي او تكنولوجيا نبو كو موادك البيت استا كابرا تي خوي دانشتيا بيك دقي بانترنت الرأس تلفون دكا دتري لخواردين داخل دكا لإبراهيم خليلي خلال 1 ساعة بس لوين درت بتصير ايميل كيدا كاولو داخل دبو باركش تحويل دكاش كاميرا مواد كاش نكاش تحويل دكات يعني او زيا او جراني نايت وزاره شدي برايمن او جراني نايت بلام دابيني بيش مانج رمضاني دتي شيخ الله يدتي او زيان سوبر ماركت انا حخات شوي رمضاني هاتي نوا لشوين يكبوم سعد يازن يشيبو لبيش او سوبر ماركت انا بي ناي ناويام دم ها عالم دي تدري كنت كاتك بابا روجيبي إنسان بروجي بنافش ماشي بكريم أمن لمحاضرة زور بيوم خوش أو ما مستحق سجزاني كم قلت أجا ويستان أشياء بكرن أنجو أي جنينا أي بياوينا أجا بروجي من أشياء مكرن ما تسونا بازار سكك بروجي بيتسوي بازار درجة حمش شيء أو يدكرم أو يدكرم أو يدكرم باش فتاري باش إشياء برون إنسان تيرو خواردين دريناس حمش شيء بالفعل واعي بروزي بدتي بامني دتي سوزتي دكري اوش دكرم اوش بدي اوش بدي بيزرم عش وازاني هم يا اخوي بيزرم عش دلي دتي وهاي كدي باش نفسيتي بشري وهاي بالله باش اشاي برو اتو دتي بس خياري كدي امان كان حكري لوغ خلاص بمعني البربي تو الاخواردن او ذا كاو خلق الروي كردا او شنانا كابريت هذه لو اني استغلالي او وقت او زماني دكات خاصه لخرمه بابلي استا نظام خورما كارتوني بس 3000 بو استا بس 8000 ماوي بيش استا ب 28 بو يعني 8000 دينار كارتون خورما كدي لدولتي شي جيران من زياده كريا قلتم كاكا لو زياده كريا قلت ما مستا قمرتشي هات السري حكومه عراقي او حكومه عراقي حكومه كردستان انا ازانم مين قمرتشي هات السري او وابا من دلي كابرا او راستا رازنا كنازانم مهم دزانم زيادي كريا كابر بروجي بوش الا دبي خرماي هرابي هر خرماشي هبي دبي خرماي كي بكري او تبشابك او زياديه لشديد لو اني كابراي سيام بابلين تعزير شي قوريا دزاني مانجي رمضان خالق حزل خرماي دكا لبيش مانجي رمضان هل دستي بسطها طن او خرمايه لمغزنا كان لبرات كان دادنين نافروشي تقولوا بيستحفتي كريا او ربا بيستشي لبازار نافروشي لما اجي رمضان بيتسيوهاش او دبتسي او مشكله كيف دبت محتكر او كابرايه تازيره قوركا لبرو بيغمبر صلى الله عليه وسلم فرمي الجالب مرزوق والمحتكر ملعون اوا لسر قوتي خرج گران بوونه کاریگەری لەسەر کێ دروستەکە كزيادي چه زياده ضرر من دبي امنم
آخر قسم کابرا ئەوە تازیری گەورەکەیە دەداتە چێت توکاندارەکەی توکاندارەکە دەداتە چێت دەداتە من ئەمن چێمە ئەمن کریارەکەمە لەسەر من زیاد بووە ئەو قابرە قازازی کردە ئەو گونەحبارەکە ئەوە کە محتەکیرە احتیکار دەکە لە حەدیثی تر پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیمامی ئەحمەد ڕیوایەت کردە فەرمێت کابرای محتەکیر لەگەر کابرای قاتل النەفس ئەو کەسێک پیاوێک دەکوژی کە قادی لە چەند گەورەیەک خوای تعالی وەکو یەک لە ڕۆژی قیامەت خوای تعالی حەشریان دەکات چکە لۆ ئەو پیاوێکی کوشتە نەفسێکی لا بردیا بەڵام ئەتوو لەسەر نەفسی میلەتێک دەژی قوتی میلەتێک زیاد دەکەی و ها پارە لە جیفانی ئەو فەقیر و فقرایانە دەردەینی لە مانجی ڕەمەزانە کابرا پێی خۆشە با بڵێن نمونەیەکە ون دەینم زەبعان لە خوڕما بینن هەموو شتێک لە هەموو شتێک لەبەر ئەوە پێویست ناکە ئەی خوشتی من ئەی برایم وەڵڵە خۆمان تەنگاو بکەی لە مانجی ڕەمەزان بڕۆ ئەو کارتۆنەگەوەی بینە کارتۆنەگەوە بینە ئافرەتەکان قایمەکی ئەویان دوردست کردیا بەس خێزانەکەی من هیچی نەکرد وەڵڵە گوتی لێ گەڕێ فەرقی نێت چ مانجی ڕەمەزان چ غەیری مانجی ڕەمەزان بی دەبی ئەوەی بزان نەگە بلێ مامۆستەوا دەلێ بەڵام ئەم دەیتیتم قایمەچەوە دەی کردە کابرا لۆ چییە پێی ناوی ئەمە کە ئیستغلالی کرد کابرای دیش بەرامبەرمان ئیستغلالمان دەکات و زیادە داوێتە سەر کاڵاکەی لۆوەی قازانجێکی زۆر بکات لەبەر ئەوە مانجی ڕەمەزان هەر ئەو نییە مانچی خواردن و خواردەمەنی و خۆ ئامادەکردنی ئەی خوشتی من ئەتو لە نێوڕانێوە سعات 12 هەڵدەستی دەلێ خواردن ئامادەکەم لۆ مغریبێ خواردن بە سعات بە سعات و ئامادە دەکرێت بەڵام ئەو وەختە جوانە لۆ دەکوژی ئەو وەختەی ئەوەندی دەنوی ئەوەندی تۆزەکی دیش بە قورئان خوێندن تۆزێک بە دوعا تۆزێک بە پارانەوە تۆزێک بە خواوێنکردنەوەی ناو ماڵ تۆزێک بە شیوکردن و بەڵام بەداخەوە من دەڵێم میلەتی ئێمە ئەوە نازانی پێ دەرم خوشتی من بەڕاستی پاش مەغریبی کە خلاص بوو دەبتە نوێژی ئیشایە بڕۆ مزگەفتەکان تەماشاکە چەند سەفی نوێژ تێدایە لە ئیشایە 5 سەفە 10 سەفە لۆ ویترەکەی دەبینی 2 سەف مایە ئەدی عالەمە چیوە چیوە چ ئیش هەیە چ دوکان هەیە چ معمەل هەیە چ دائیرە هەیە چ شەریکەکە هیچ نییە ئەو عالەمە چیوە یان سوتەما لە پێش تەلەڤیزیۆنەکەی دانیشتە یان ماشا ئەڵڵا قاوەخانەکان و سەرجادەکان و هەتا بەیانی قەپات بووە باشە ئەو کەسەی لە بەیانیەوە تا ئێوارە بە ڕۆژوو بووە دروستە بچێتە ئەو شوێنانە دەچی ئەمە مشکلەکە ئەوە چییە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت كم من صائم ليس له من صومه إلا الجوع والعطش چەندین پیای بە ڕۆژوو بوو لە ڕۆژەکانی ئللا برسیاتی و تێنیاتی کلۆ دەمینێتەوە لۆ با بڵێ بە ڕۆژێ کابرا دەبینی غەش دەکە درۆی دەکە سوندی بە درۆ دەخوارە سە کاڵەکەی نەزەر دەکا با بڵێن غەیبەت دەکا قسەی بە خەڵک دەرێ دڵی عالەمی دەشتێنی تۆ ڕەدەبی ئێکاکە دوو بە ڕۆژی لۆ من تۆ ڕەدەبی ئەو سیفاتانە وای لێ دەکە ئەجر و ثەوابی ڕۆژەکەی دەیتە خوارێ ئللا برسیاتی و تێنیاتی کلۆ دەمینێتەوە وازیبەکەشی لەسەر لا دەچی پیایی بە ڕۆژی بوو ئینسان بە ڕۆژی بوو دەبی چای بە ڕۆژی بی دەبی دڵی بە ڕۆژی بی زمان لە هەمووی مهمتر زمانە زمان بە ڕۆژی بی دەست بە ڕۆژی بی معنی خۆت لەو حرامانە دووری خستەوە تاوەکو کە ئەتوو ئەو ڕۆژی کە ئیفتارت کردەوە بە عیبادەتێکی زۆر بە ثەوابێکی زۆر بە ئەجرێکی زۆر بێ دەرێ بەڵام ئەمن لەسەر دوکانەکەی دانیشتە کابرا درۆی کردیە غەشی کردیە سوندی درۆ دەخوا ئەوە مشکلێ سوندی 100,000 بەخوا و پێغەمبەری دەکاتە شاهێد لۆ با بڵێم بە بەڵغە پارێک هێواش دەچی فتاری دەکاتەوە لە تەراویح لە پس مامۆستای نوێژ دەکا نازانێت تەنیا بەس مادیبوونەکەی لۆ مایتەوە مامۆستا کاتەکە کاتی پارشێەوە کەمێکی دیکە خەڵک نانەخوا هەندێ جار خەڵکەکە ئێوێ ئەوەندە نان بخوا کە سبەینێ نەبرسی بێت نەتینوو بێت ئەڵێ با زۆر بخۆم بۆی سبەینێ هەست بە برسێتی و تینوێتی نەکەم زۆر خواردن لە کاتی پارشێ و بەتایبەت یان بەو شێوەیە بیر بکەیتەوە کە بۆی برسی تونیت نەبێ دروستە ئینسان لە پاشی کە هەڵدەستی پاشی با بڵێن جەمی سبەینەیە جەمی سبەینەیە چکۆ بە دەنووی بەس جەمی نیوڕانی دەتونمایە جەمی هێواریش دێتەوە جەمی نیوڕانێکەوە با بڵێن جەمێکی ئەساسی نمایە کابرا کە نامێت زیادە ڕۆی تێدا بکات کە ئەو زیادە ڕۆیە لە خواردنەکەی کرد ها تەسیری لێ دەکە دەبشە دەنووی پاسعان نۆدا ها تووشی لەوانە مەغز بی لەوانێ ژانێک مەعیدە بی یان تووشی ڕشانەوە بی زۆر جار هەتا زەمامەسەوە ڕشایمەوە لۆ کاکە زۆر خواردت پاشیوەکەی پێغەمبەر دەفەرمێت تەصەحەڕوا فإن في السحور بەرەکە ئێوە سحور بکەن لە سحور بەرەکەی تێدایە
بەرەکەتی دێدایە بەرەکەتەکەی چێ ئەتو لەسەر سفرەکە دانیشتی ئەو خواردنە دەخۆی ئەوەندەی نەخۆین کە تەسیرمان لێ بکات ئەوەی بزان زۆر مهمە لەسەر سفرەکە دوعا بکەم لەخوا پاڕێنەوە وەختی ئیستیزابەی دوعایە برای من خوشتی من پاش نیوە شەو زۆر مهمە ئەواخیری شەوە ئینسان دەستەوە لە شەو نوێژە قورئان خوێندنە معنەی بەرەکەت تێدایە بەداخەوە ئیمە کابرا لە پاش ئیشاوە ئەو زۆربەی زۆری ئێستا گەنجەکان ویان زۆربەی زۆرەکەی لە پاش ئیشاوە دانیشتی هەتا بیتە سەعات دوو نیو سەعات دوو نانەکەی خواردی و ڕاستە چتە بنجێ گوتمەکە نوێژی بەیانی وەڵڵای مامەسەڵ و نوێژ بەیانی هەڵ نەستامەوە ئێکاکە خۆی نی سەعات مایتە نوێژی بەیانی ئاتولۆ پێش 6 سەعاتە لە پێش تەلەڤیزۆن دانیشتی و لە قاوەخانەی دانیشت و نێرگلێ دەچێشی خەوت نەدەهات لۆ نیو سەعات ماوە لۆ نوێژی سبەینێ ئەتو خەوت هات طبعا شەیطانەوەی لێ دەکەم خەوی لێ دەکەوی نوێژەکەشی دەڕوا ئەمە وەقتمان بەفی ڕۆژ فقط حتى قیمەتی وەقت نەمایە کەوا یەکە لەو شتانەیە کە خوای تەعالە ڕۆژی قیامەت لێمان دەپرسی وفراغەکە قبل شغلك ئەو فراغ وەقتی خۆت بەچ برتە سەر هەموو حیسابە لە سەرمان والله ئەو فراغ وەقتە ڕۆژی قیامەت خوای تەعالە ئێمە دەپرسێت بەچ برتە سەر بەس پێم بڵێ بەچ پڕ کردتەوە کابرا یابان ئێستا ئەم سعاتێکی خۆم بیفرۆشمێ سعاتێکی ژیانی خۆم بفرۆشمێ لەوانەیە بە $1 ملیۆن لێم دەکڕی لۆ دەرێ خلالی ئەو سعاتە ئەمن ئیختراعی جیهازێک دەکەم کەوا پێ 100 ملیۆنی پێ قازاز دەکەم نمونەیەک لۆ دەینم بەڵام ئەمە لە خوامە دەی وەقتەکە زیادە بە فیڕۆی بدەین و لە ناوی بین و دەیکوژین بە دەستی خۆمان دەیکوژین وەختەکانی خۆمان هەرەوەش ئەو چوونە دەرەوە زۆر جاراوترێ بۆ کات بەسەربردنە کاتەکەی پێ بەڕێیەکەن زۆر جاراوەی کە ئەچنە دەرەوە خۆیان وەڵێن کاتەکەی بکوژین یابان فەردێکی یابان منە ئافرەتی سینی لە ئەو پەلکەدار هەیە دەکەوتە خواری لە ئەو پەلکەدارانە خڕ دەکەنەوە هەموو لە پێش ڕۆژی هیچک دەکەنەوە ڕەنجی دەکەن ناو لالۆنی دادەنی پەلکەدارە فرەتدا هەمووی ئیسرات دەکرێت لۆ چێ بڕ بازارەکەیمە دەفرۆشی لە بازار دووە لە شەرقیەکان دەفرۆشێت دووە لە عەرەبیەکان دەفرۆشی بێ ئیشدانە نیشتیە فەردێکی وێندەری ئیش دەکە کار دەکە عەمەل دەکە ئینتاز دەکە شێک لۆ خۆ بکات هەم وەختەکەشی بە عەمەلا کە پێغەمبەر دەفەرمێ العەمەل عیبادە هەم قازانجێکی مالی دەینی ئەمە بچین وەختەکەی خۆمان بکوژین لە چێ دەکوژی ئەوەی کە باسم کرد پێشتر ئایا لەو شوێنانە وەختەکەی دەکوژی کە ڕۆژی قیامەتیش وەڵڵای لە هەر نەفەسێک لێمان دەدەچی ڕۆژ قیامەت خوای تەعالە حیسابان لەسەر دەکات باشە مامۆستا بە کورتی وەڵامی ئەو پرسیارم بیتەوە چۆن هاوسەنگی ڕابگیرێ لە مانگی ڕەمەزان ئەو خواردنە زیادە ئەو زادی و ڕۆیۆی کە ئەکرێت بدرێت بە کەسێکی هەژار زۆر شتێکی چاکە زۆر شتێکی چاکە ئینسان کە خواردنیی کرد لە زیاتی ئەوەندە خواردنە زیادە ڕۆیەی تێدا دەکەی بەشێکی لەو خواردنی ئەگە بدەی فەقیرێکی تەماشاکە چەند گەورەیە چەند ماڵێکی پێ ئاوەدان دەکەیەوە چەند ماڵێک پێی خۆش دەبی بەڵام ئەوەندەی کە بەردەمانە لە ناو تەنەکەی دادەنێی هەم گونەحبار دەبین هەم خوای تەعالەش لێمان خۆش نابی مامۆستا سەید مؤەید نەقشبەندی پێشنێژ و تارخان سپاس بە ئامادەبوون گەمارۆکانی ئەمریکا بۆ سەر ئێران کاریگەری لەسەر خوانی بەربانگی ڕەمەزانیش داناوە خورما و هەندێک شیرینەمەنی و باوی سەرسفرەی ڕەمەزانن لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڕادەیەک گران بوون کە هەموو کەس توانای کڕینی نەما گەمارۆکانی ئەمریکا کاریگەری لەسەر سفرەی بەربانگی خەڵکی ئێران و ڕۆژهەڵاتیش داناوە باوترین خواردنی ڕەمەزانان لە ڕۆژهەڵاتی کوردستان بامیە و زولوبیایە وەکو هەموو موسڵمانێکی دیکە خوورماشە بەڵام ئەمساڵ ئەو خواردنانە بەڕادەیە گرانبوونەکە ڕۆژوانان کەمتر خۆیان لە قەرەیکردنی بامیە و زولوبیا دەدەن لە ساڵێکدا نرخەکان دوو قات بوونە ژان بووە تۆزێ خەڵک لێی نانەوێ دوا پارەکە کیلۆ 10,000 خەڵک ئەوە لێی نانەوێت و فرۆشمان کەمەوە بۆ سۆ و بەڕاستی شەکەڕ و شتە چۆتە بان 400,000 تمەنە ئیسە 100,000 بوو ئیتر فرۆشیشی کەمەوە بۆ سۆ لە ئەگەرچی پێداویستەکان بۆ دروستکردنی بامیە و زولوبیا لە نێوخۆی ئێراندا بین دەکرێن و بەشی زۆری خوورماش هەر بەرهەمی نێوخۆیە کەچی ڕۆژ لەگە ڕۆژ نرخەکان گرانتر دەبن
بەڕای چاودێران هۆکارەکەش بۆ دۆخی دەرونی بازار لەلایەک و گرانبوونی کۆی پێداویستەکانی ژیان دەگەڕێتەوە. لەگەڵ ئەوەش خوازیارانی بامیە و زولوبیا لە ڕۆژهەڵاتی کوردستان کەم تا زۆر هەرماون. هۆکارەکەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە نرخی خورما زۆر بەرز بۆتەوە و ڕۆژوانە ناچارن لە بڕی خورما ئەو شیرنەمەنیانە هەڵبژێرن. تقریبا بانوزلوی 11,000 بن بوو بەڵامی تر بۆتە 16,000 بن کە تێتی ئێوەنە 17,000 بن بەخاتر ئەوە ئایتە خورما نییە کە خورمای کە بە دەرخواستی 5,000 بنە بەخاترەوە کە مەسەلەن تێ بانوزلویاترە بانن نسبەت بە خورماگە هەرزانتر دەسەکەوێت. کاریگەری قەیرانی ئابووری ئێران بە هەموو کن و قوژبنەکانی ژیانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێرانەوە دیارە. تەنانەت سفرەی بەربانگی ڕەمەزانانی بچووکتر کردوێتەوە و ئێستا خەڵک لە دابینکردنی خواردنەکان هەستیارترن و ئەو شتوانە دەکڕن کە پێداویستی سەرەکین. لەگەڵتان بەردەوامی نەچینە تەوەرێکی دیکەی پاشی کە تەوەرێکی تەندروستیە و باس لە تەندروستی و بەهێزی ئێسک و هەروەها شکان دەکەین. بەگشتی چی بکرێت بۆی کە مرۆڤ ئێسکی بەهێز بێت یان ئەو کەسانەی کە گرفتیان لە ئێسک و جومگە و شکانیش هەیە هەندێک جار پێویستە چۆن تەندروستی خۆیان بپارێزن. بۆ قسەکردن لەسەرم بابەتە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە دکتۆر ئازا عەبدولحەمید پسپۆڕی نەخۆشیەکانی ئێسک و شکان و جومگە لەگەڵمانە. دکتۆرم کاتت باش، زۆر بەخێر بێت. ئەو کاتتان باش، زۆر سپاس. با بە مانگی ڕەمەزان دەست پێ بکەین ئەو ڕێنمایە گرنگانەی کە پێویستە بۆ تەندروستی ئێسک و جومگە لە مانگی ڕەمەزان چی؟ بەگشتی ئەو گۆڕانکاریانەی کە لە زۆری خۆراک دەکرێت لە مانجی ڕەمەزان کە خۆراکەکان وای لێ دێت دەبێتە دووژەم بەس پاشی و ئیفتارە وای لێ دێت خەڵک ئەو زۆرە خۆراکانە نەخوات کە پێویستە یان تەندروستە بۆ تەندروستی ئێسک و ماسوولکەکان و خۆراکە تەندروستەکان لەوانەیە فرامۆش بکرێت. ڕێنماییمە ئەوە لێو خەڵک ئەوەیە کە دەبێت لە ڕۆژانە لە ژەمی خۆراکیان ئەو خۆراکانە گرنگی بۆ خۆراکانە بدەن کە ڕێژەیەکی باشی کانزاکان تێدایە بە تایبەتی کالیسیۆم و ڤیتامینەکانی تێدایە وەکو بە تایبەتی ڤیتامین دی کە بۆ تەندروستی ئێسک و ماسوولکە بەگشتی باشە. و ئەو خۆراکانە نمونێ ئەو خۆراکانی کە ئەو مادانی تێدایە کە بە تایبەتی لە کالیسیۆم دەتوانین بڵێن شیر و بەرهەمەکانی وەکو ماستە پەنیرە و هەروەها لە ئێهێلکە هەیە لە ماسی هەیە لە گۆشت هەیە کالیسیۆم ڕێژەیەکی باشی لەوانەدا هەیە. دکتۆر ئەگەر پرسیاری ئەو کەسێک ئەگەر کالیسیۆم لە لەشی کەم بێت هیچ نیشانێکی دیاریکراوی هەیە هەستی پێ بکات؟ کالیسیۆم بەعام لە لەشی مرۆڤدا هەندێک نیشانەی هەیە هەندێک نیشانەی کالیسیۆم بە زۆری کە لەسەر ئێسک بە دیار دەکەوی وا دەکات تووشی ئێسکە نەرمە بن بە تایبەتی لە گەوران بە ساڵات جواندا و هەندێک نیشانەی تایبەتی هەیە بەخۆی دوو جۆرە کالیسیۆم هەیە لە ناو خوێن. کالیسیۆمەک هەیە کە پێی دەڵێن کالیسیۆمی ئەکتیڤ فۆرم کە کالیسیۆمێکی نەشتە یان کالیسیۆم و ئینئەکتیڤ فۆرم کە کالیسیۆمێکە کە ئیش ناکات کە ئەو کەسانی ئەمە کە فەحسی کالیسیۆم دەکەین بۆ هەر یەکێک هەردووک پێکەوە فەحس دەکرێت ینی لەوانەیە کالیسیۆمی ئینئەکتیڤ فۆرمەکەی کە کالیسیۆمێکی زۆر چالاک نییە لە ناو خوێنیدا هەیە بەس بە فەحسی خوێن بە پشکنینی خوێن لەوانەیە نۆرمەل دەربچێت بەڵام لە ڕاستیدا ئەکتیڤ فۆرمەکەی کە ئەو کالیسیۆمی کە چالاکە لە ناو خوێن کەمە. ئەویش وا دەکات هەندێک نیشانە هەیە کە دەردەکات لەوانەیە دەستیان هەندێک ئەوە وەکو گرژ بێت لەوانەیە هەندێک تەنگە نەفەسی دێت و هەندێک نیشانەی تری هەیە بێجگە لە ئەوەی کە ئەو نیشانانەکە ئەگەر لە خوێن کەم بێت بەڵام بۆ تەندروستی ئێسک وا دەکات کە ئێسک لاواز بێت و بێهێز بێت و تەنیا ئێسک یان ماسوولکەکانی بۆ ئێسک و بۆ ماسوولکەش گرنگە و بۆ ماسوولکەی دڵیش گرنگە و بۆ زۆر کالیسیۆم بۆ زۆر بەشی لە شیش گرنگە بێجگە لە ئێسک بەسکە ڕێژەیی دیاریکراوە ئەبێت چەند بێت بۆ هەر کەسێک کالیسیۆم بەخۆی بە ڕێژەی دیاریکراوە بە ئەمە زیاتر بە ملیگرام پێردەسیلیتەر قیاسی دەکەین دەبێت لەسەر و نۆ بێت لەسەر و نۆ تا 11 تقریبان ئەمە دەتوانین بڵێن ئەوە ڕێژەیەکی تەواوە کێشەی نییە. ئەگەر لەو ڕێژەیە کەمتر بێت لە نۆ کەمتر بێت دەتوانین وا دیاری بکەین وەرە
لەوانەیە هەندێک جار فەحسێک دەکرێت بە یەکەکەی گۆڕاوە بە ملی مۆڵە ئەو وەختی بە نۆدا نادرێ بەس بە زۆری کە باوە لە ناو بازار بە میلیگرام پێردەسی لیتەرە یەکەکەی تقریبا بەنەوە بەسەرەوەیە. تەنیا خواردن بەسە بۆ چارەسەری کەمی کالیسیۆم لە لەش؟ بۆ چارەسەری کەمی کالیسیۆم لە لەش بەخۆی پێویستە زۆر نقطەی گرنگ هەیە کە دەبی باز بکرێت ئەویش ڤیتامین دیە. ڤیتامین دی لە لەش زۆر گرنگە بۆ هەڵمژینی کالیسیۆم لە ڕیخۆڵە. ئەگەر ڤیتامین دیت کەم بێت کالیسیۆمیشت کەم دەبێت. ڤیتامین دی چونکە زیاتر بە زۆری ڤیتامین دی لەو جیانە هەیە کە لە خواردنی دەریایەکانە زیاتر لەو خواردنانە نییە کە ئەمە ئێستا ڕۆژانە دەیخۆین. لەوانەیە لە هەندێک خواردن بە ڕێژەیەکی کەم هەبێت وەکو هێلکە وەکو زگەری تەنیا بێ لە خواردنەوە وەربگیرێت. ئەگەر لۆی ئەم نیش دەمێ ئەو خاڵی زیاتر وازحی بکەین ئەویش ئەوەیە لێرە خواردن ناتوانێت ڕۆژانە دابین بکات ئەو پێویستی ڕۆژانەمان بۆ دابین بکات. زیاتر ئەمە دەبێت پشت ببەستین بە تیشکی خۆر. تیشکی خۆر زیاتر سەرچاوەیەکی گرنگە لۆمە بۆ ئەوەی ڤیتامین دیمان لە ڕۆژانە پێویستی ڕۆژانەمان چۆن سوودی لێ وەربگیرێ؟ ڤیتامین لۆ تیشکی خۆر ڕۆژانە پێویستیمان بە 10 دقە تا 15 دقە خۆبەردانە بەر تیشکە خۆرە و دەبێت نابێت بەس مەسەلەن بڵێن دەست و پێ و ئەو شتانە بەخۆی زیاتر بۆ شوێنانە باشە کە مەسەلەن ڕێژەیەکی زیاتر چەوری تێدا وەکو زگە پشتە ڕانە ئەو ئەگەر یەکێک بتوانێت شوێنێکی گونجاوی هەبێت لە سەربان کە ڕاستەوخۆ تیشکی خۆری لێ بدات ئەوە زۆر سوودی زیاترە نەک ئەوە یەکێک بستە بازار و کەمەک ڕۆژی لێ بدات و لەبەر بەدەستیان بە پێ بکەوێت ئەوە زۆر هەندە ئیسفادەی لێ ناکات. واتەگەر بەردەست و پێ بکەوێت سوودی نابێت؟ سوودی هەیە بەس کەمترە ئەو ڕێژەیە نییە کە پێویستی پێ لەشی مرۆڤ ینی دەبێت ئەو جیانە بێت کە زیاتر ڕێژەی چەوری تێدایە وەکو بە زۆری پشتە زیکە ڕانە ئەو زیانە زیاتر. دکتۆر نە خواردنەکەمان هەیە هەتاوە کەشما و ئەو ساڵیش هەتاویش زۆر زۆر کەم بوو. ئەوی دیدەمینێت دەبێت چارەسەر زیاتر دەتوانین بە دەرمانە بیکەین. ئەویش دەرمانەکان زۆربەی ئێستا خەڵکەکە کە فەحسیان بۆ دەکەین ڕێژەی ڤیتامین دییان کەمە و ئەوە بە تایبەتی گرنگە بۆ منداڵان چونکە ئەگەر لە منداڵان کەم بێت وا دەکات کە ئێسچیان بە تەواوی دروست نەبێت بە شێوەیەکی تەندروست وای لێ دێت لەوانەیە تووشی ئێسکە نەرمیان دەبێت یان تووشی خواری ئێسک دەبێت یان هەندێک کێشێک باشە هەندێک جار مناڵی ساوە بە جلوبەرگەوەی خەنە بەر هەتاو ئەمە سوودی پێگات؟ سوودی نییە بە جلوبەرگەوە بۆ هەتا ڕاستەوخۆ بەر پێست دەبێت ڕاستەوخۆ بە پێستی بکەوێت. باشە هەر لەسەر ڤیتامین دی باس بکەین لە بەرەوەی ئاماژەت بۆ کرد ئەگەر ڤیتامین دی کەم بێت کالیسیۆمیش کەم دەبێت. باشە ئەگەر چارەسەر بەردەوام بە دەرمان بوو ئایا زیان بە تەندروستی کەسەکە ناگەیەنێ؟ ئەگەر لە ڕێژەی نۆرمەلی خۆی بێت لە ڕێژەیەکی تەندروست بێت کالیسیۆمەکە دەبێت بەخۆبەستم ڤیتامین دیەکە ئەگەر لە ڕێژەیەکی تەندروست بێت ئەوە کێشەی نابێت مەسەلەن ئەگەر ئەمە عادەتەن کە هەر نەخۆشێک دێت بۆ خست بۆ نەخۆشخانەیان بۆ نۆرینگە پاشەوەی کە عیلاجی دەدەینێ بە دەرمان دەڵێن پاشی 2 مانجی دی دەبی فەحسێکی دیت بۆ بکەینەوە بزانین ڕێژەکەی گەیشتە چ ڕێژێک لەوانەیە ئەگەر ڕێژ زۆر جاران ئەمن ئەو شتەمان زۆر ملاحەزە کردیە لە ناو دکتۆرانەوە لە ناو خەڵکی دی لە خۆڕا دەچن کالیسیۆم دەخۆن ڤیتامین دی وەردەگرن و دوای دێنەوە فەحسیان بۆ دەکەین دەبینی زۆر زیاترە لەو ڕێژەی کە پێویستە لەشی مرۆڤ ئەویش زیانی هەیە دەبێت زیانی چی ئەگەر زیاتر بێت؟ زیانی زیاتر بێت دەبێتە هۆی ئەوەی کە لەوانەیە تووشی لەوانەیە کێشەی بۆ ددان و بێ ئێسکیش دروست دەبێت ینی بە کێشەی وا لەوانێت کێشەی لەسەر جگەریش دروست دەبێت ئەو کێشانە ینی و ماوەی باشی دەبێت هەتا لە جسم دەربچێت چونکە دوو جۆرە ئەومان هەیە ڤیتامینمان هەیە ڤیتامین زۆرێکمان هەیە کە لە ناو ئاو دەتوێنەوە زۆرێکمان هەیە کە لە ناو چەوری دەتوێنەوە ئەو جە ڤیتامین دی ئەو زۆرەیە کە ئیسەوریە لە ناو چەور دەتوێتەوە بە زۆری لە جگەر دەتوان لەوێن کۆ دەبێتەوە. ڤیتامین دی ئەمە عادەتەن دەبێت لێکە ڕێژەکەی کە لێرە بە نۆرمەل حساب دەکرێت ئەوە لە 30 هەتا 100 لە 30 هەتا 100 یەکە بێت ئەگەر لەو ڕێژەیە کەمتر بێت
ئەوە بە کەمی ڤیتامین حساب دەکەین ئەگەر لەو ڕێژێ زیاد بکات ئەوە دەڵێن ئەوە لە حەدی خۆی لە ڕێژێ باشە هەر لەسەر چارەسەرەکە پرسیاری ئەوە کەم حەبێیان دەرزیانێ جار ئەڵێن دەرزیە توانی بخورێتەوە و ئەتوانن بە ڕێگەی سرنجش بەکار بێ بەڵام دواتر وەڵامی ئەو پرسیارم بدەیتەوە دکتۆر دەچینە سلێمانی لەوێ لەگەڵ کارمەندانی پرۆژەی ئاوی سەرچنار هاوکار و پەیامنێرمان ئارام بەختیار ئامادەیە ئارامم کاتت باش پێمان بڵێ ئێستا تۆ لەو پرۆژەیە چیەکەی و کارمەندانی ئەو پرۆژەیە چۆن ڕەمەزان و پارشێوی خۆیان ئەکەن. بەڵێ سارە سلااوان لێبێت من لە ئێستادا لە پرۆژەی ئاوی سەرچنارم کە یەکێکە لە پرۆژە سەرەکیەکانی شاری سلێمانی بۆ دابینکردنی ئاو لە ئێستادا ویستمان لە نزیکەوە لەگەڵ کارمەندانی ئەم پرۆژەیە پاشیف بکەین بزانین ئەوان چۆن ڕەمەزان و کاتەکانی داوامکردنیان پێکەوە ئەگونجێنن ئەوان 24 کاتژمێر لێرە داوام دەکەن بۆ دابینکردنی ئاو بۆ شاری سلێمانی من دەمەوێت لەگەڵ ئەو کارمەندانە خۆیان قسە بکەم سەرەتا لەگەڵ کاک ئامانج بەڕێوەبەری ڕاگەاندنی ئاوی سلێمانی قسە دەکەم کاک ئامانج سڵاوتان لێبێتم کاتتان باش پێمان بڵێن ئێوە لە مانگی ڕەمەزان کارمەندانی پرۆژەی ئاوی سەرچنار چۆن داوامەکانیان ڕێک دەخان لە نێوان ڕەمەزان و هەروەها لە نێوان ئەو کاتانەی کە بۆ کارکردنی ئەوان دانراوە. ئەم کاتتان باش بەخێر بێن ئێمە لە پرۆژەکانمان نەکتەنها پرۆژەی ئاوی سەرچنار لە پرۆژەی ئاوی دوکان هێڵ 1 و 2 و سەرجەم میزگاکارمان پیر قوربان و کۆتەڵ هەروەها تەنکیەکانی دابشکردنی ئاو 24 ساعت کارمەندانمان لەوێ لە یەشەگرتنان بۆی ئەو بۆ هاوڵاتیان لە شاری سلێمانیا دابین بکەن هەروە ئەو قەسا و ناحیانەی کاکەونە سەر پرۆژەکانی ئێمە وەکو لە شەمشەماڵ و شۆڕش و پیرەمەگر و بارزیان بەردەوام ئەم کارمەندانە لە بۆ مای 24 ساعت لە ناو پرۆژەکان ئامێنەوە بۆی ئاو بۆ هاوڵاتیان دابینکەن. لەگەڵ ڕەمەزانە چۆن کاک ئامانج لەگەڵ کاتی داوامکردن و کارتی پاشەوەکردن ئەگەر بۆمان باس بکەن. ئێمە کارمەندان بەڕاستیەمانە هەمویان سەربازی ونن بە ڕەمەزان و لە ژەژنان و لە پشووە بەردەوام لە کاری خۆیانان بە تایبەتی لە ڕەمەزانانە هەمویان بە زمانی بە ڕۆژێتیوانەیە لە کارەکانی خۆیانە بەردەوامن و کاری خۆیانەکەن ئەوەی ئەمێنێتەوانێ هاوڵاتیان لە شاری سلێمانی کام ئاوەی کە لە پرۆژەکانی ئەمەوە بە ماندووبوونی زۆرەکەوێت دەستی هاوڵاتیان داوایان لێکەین بە فیڕۆی نێن وەرزی گەرما لە پێشە داوایان لێکەن و ئەوەی کە بەرهەمیە لە پرۆژەکانمانەوە بە شێوەیەکی دروست بەکاری بێن بۆی بەفیرۆدا دروست نەبێت لە پرۆژەکاندا. کاکامان زۆر سوپاس دەمەوێت بەشێک دیکە لەو کارمەندانە وەربگرم بچمە لایەم پیاوە بەڕێزە کاکە گیان سڵاوت لێبێت تۆ چەند ساڵە لەم پرۆژەیە کار دەکەیت و کارکردن لە ڕەمەزاناندا چۆنە بێ ئێستا ئێوە خەریکی پاشێوکردنن ڕەمەزان کارکردنی ئێوە چۆن دەبێت ئەگەر بۆمان باس بکەیت. ئێمە وەکو پرۆژەی ئاوی سەرچنار 24 کاتژمێر لێرە لە واجب داین کارەکەین ئیتر ڕەمەزان بێ پشوو بێ هەر کاتێک بێت ئێمە وەکوانەی کە وەجبات دەوامەکەین 24 سعات لێرەین لە ئەرکوماندووبوونێکی بەردەوام خەریکە بین و هەمیشە خەریکی کارەکانمانین بەبێ دواکەوتنتر ڕەمەزان بێت ئەوەش لە ڕەمەزانە ئەسێ بینێمە پارشێوە و لە دەرەوە دانیشتوین و پارشێوی خۆمانەکەین و لە واجبی شاین و هەر کاتێک پرۆژە کە ئیشەکات بە ماندووبوونی ئەم هەموو کارمەند و فەرمانبەرانەی ئێرە ئەم هەموو هیلاکیە کە ئیکەن ئاو ئەنێرن بۆ ناوشار و بۆ تۆزیعات لەبەرەوەی ئاوێکی پاکوخاوێن بگاتە هاوڵاتیان. لەگەڵ ڕەمەزانی ئەم ساڵات چۆنن ئێوە؟ وەڵا باشین ئەلحەمدوللا لە ڕەمەزانە هەر وەکو ڕۆژانی کە ئەتیادی ئەلحەمدوللا بە ڕۆژووی ژەبین و لە واجبیشان. مانوو نابن زیاتر؟ ناتر ڕاهاتوین لەگەڵ وەزعەکە ڕاهاتوین. دەست خۆش زۆر سپاس با هەندێکی دیکە لە کارمەندەکان وەربگرم لێرە دەچمە لای بەشێکی دیکەیان بەڵێ جەناب سڵاوت لێبێت ئەگەر پێمان بڵێ پارشێوکردن لە کاتی کارکردندا ئێوە بە بەردەوامی لێرە کار دەکەن چۆن دەگوزارێ باسی ڕەمەزان و کارکردن لە پرۆژەی ئاوی سەرچنارمان بۆ بکەن. تەنسیقەکەین لەگەڵ کارەکانمان و کاتی پارشێوکردن کاتێدانین و لە ماوەی چارکی بزدەقەیەکە پاشێوی ڕەمەزان جێبەجێەکەین. ئەو خواردنانی کە زیاترەوە حەزی لەکەن لە پاشەوە نابی خۆن چییە ئەگەر پێمان بڵێن؟
وڵات زۆر شتی میوا خۆین و ئەنواع جارێکیش برنج و شلە لێنین و فاڵتڵا لێنین نەملیشکم دەستخۆش بچمە لای ئەو پیاوە بەڕێزەش کە لەوەیە دیارەویش تەمەنێکە لێرە کار دەکات خاڵێکیان سلااو لێبێت ڕێزی قوربان بەخێر پێشەکی سپاسی تەلەڤیزیۆنەکەدانم کە هاتۆ بۆ پرۆژەی ئاوی سەشنار تۆ چەند ساڵە لێرە کار دەکەی ئەگەر پێمان بڵێ دەوری 12 ساڵە ئیشەکەم لێرە بەس تاریخی پرۆژەی ئاوی سەشنار ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە بیدایەتی سلێمانیەوە کە دروست بووە هەر لێرەوە ئاو نێراوە بۆ ناوشاری سلێمانی و خزمەتی سلێمانی کردووە ساڵانی ڕابردوو ئێستا ڕەمەزاناتان بە شوێکی گشتی چۆن بەڕێ کردووە لێرەوە وەکو دەزانێت زۆربەی کاتەکان لێرە لە دەوامدان لێرە بە نسبەت ڕەمەزانەوانێ هەموو ڕەمەزانێک و هەموو ڕۆژانی عوتڵە و ڕۆژانی جەژن و ڕۆژە نەتەوەیەکان و هەموو ئەو ڕۆژانەی کە ئاینیە هەموو خەڵکەکەی دەوامی کردووە و بە تایبەتی لە ڕەمەزانە خواردنێکی سادە و بەسیط خوراوە دەستخۆش زۆر زۆر سپاس بەڵێ سارا ینی وەکو ئێستا دەبینن کارمەندەکان سەرقاڵی پاشێوکردنی دی ئێستا کاتی ئەوەیە پارشێو بکەن و زۆرینەی زۆریان بە ڕۆژوو دەبن من دەمەوێت ئەنی ئاماژە بە خاڵێک بکەم پرۆژەی ئاوی سەرچنار ئەمساڵ بەهۆی ئەوەی کە ڕێژێکی زیاتر بارانباریوە ینی ئاوێکی زیاتر دابین دەکات بۆیە بە بەردەوامی ینی ئەو وەکو ێستش ئەگە دەرگی تۆربینەکان بێت دەبیستن ینی بە بەردەوامی کار دەکات و کارمەندەکانی شۆک و خۆیان باسییان لێوە کردەوەن بە شێوەیەکی مادون ناسانە بەردەوام لە ئەرکدان هەم لە نێوان ئەرکەکانی کە کاتی ئەرکی داوامکردنیان هەر لەو ئەرکە ئاینێش کە لە سەرشانیان وەکو خۆیان دەڵێن کە بەیانیانیش دوایەوەی کە پارچەو دەکەن و بە ڕۆژوو دەبن. ئارام بەختیار لە سلێمانی لەگەڵمان بووی سوپاس. دکتۆر جارێکی تر دەگەڕێمەوە لای تۆ. پرسیاری ئەوم کرد کە بەکارهێنانی چارەسەر یان دەرمان بە حەب باشە یان دەرزی و جۆری ئەو دەرزێش پرسیاری ئەوم کرد کە هەندێک جار ئەخورێت هەندێک جار بەکاریە کامیان دروستە کامیان باشترە لە بۆ ئەگەر دەرزیبی یان حەبێت هیچ فەرقەکی وای نییە بڵێن هەردووکیان هەمان ئیش دەکەن و هەمان ڤیتامینی دەبەخشنە جسم کە پێویستێتی بەس ئەوە دەگەڕێتەوە سەر ئەوەی کە چەند دەدرێت ئەوش بە پێی ڕێژەی کەمی ڤیتامینی لەشە هەتا ڕێژەکەی کەمتر بێت ئەوە دەبێت جوڕعی زیاتری ڤیتامین دی بدرێت ئەمە ئەوەی کە هەیە کە باوە لە بازار برێن 5,000 یەکە هەیە 10,000 هەیە 25 هەیە 50,000 یەکە هەیە دەرزیەکان کە هەیە زیاتر 300,000 هەیە 600,000 هەیە زۆر جاران بەغەڵەتی لەوانەیە نەخۆش 600,000 هەفتەی جارێک وەردەگریت لەوانەیە ئەو وەختی وەکو باسمان کرد ڕێژەی ڤیتامین دی زیاتر دەکات لەو ڕێژەی کە نۆرمەڵە باشە شێوازی دروستی وەرگرتنەکەی چۆنە نەجارەڵەن نابێندێک خواردنی لەگەڵ بخوێیان خواردنەوە شتێکی وا بەو دەرەجەی برێن ئەوە ناکات برێن فەرقی هەبێت ئاتیا دیە ئەمە عادەتەن ئەوانەی کە کەمی ڕێژەی ڤیتامین دییان هەیە هەفتەی جارێک دەیان دێنێ هەفتەی جارێک بەپێی ئەوەی کە چەندی کەمە هەفتەی جارێک یان 25,000 یان دەدەینێ یان 50,000 یەکە یان 300,000 زۆر جاری کەم هەبووە 600,000 دەدەین لە هەندێک حالەتی تایبەت باشە بەدەر لە بەکارهێنانی دەرمان و خواردنەوەی کە باسمان کرد ڕێگەی دیکە چییە بۆ ئەوی کە ئێسک بەهێز بێەوە بچە و بێ و ئەو گرفتانە چارەسەر ببێت پرسیارێکی زۆر باشە ئەوەش بێجگە لە خۆراک ڕێگای ترکە بڵێن زیاتر بۆ بەهێزی و پتەبوونی ئێسک باشەویست وەرزشە و زۆر جار ئەو کەسانی کە وەرزش دەکەن ئێسک یەک تایبەتمەندی هەیە ئەویش ئەوەیە هەتا وەزنی لەسەر بێت هەتا چێشی لەسەر بێت پتەوتر دەبێت و بەقوتر دەبێت بەهێزتر دەبێت ئەگەر ئەو ئێسکە ئەو کەسانێک کە لە ماڵەوە وەرزش ناکەن ئێسچیان زیاتر ئەوای لێ دێت بێهێز دەبێت لەوانەیە تووشی شکان دەبێت زیاتر لەوانەیە کە وەرزشوانن بە تایبەتی بۆ ئەو کەسانی بۆ بەساڵاتوەکان ئەوانەی کە لە ماڵەوەنەوە لەوانەیە هیچ حرەکەچیان نەبێت و هیچ دەرچوونێکیان نەبێت ئەوانە وایان لێ دێ بە خۆیان هەندێک هۆکاریان هەیە کە ئێشیان نەرم بێت و حرەکەشیان کەمە وەرزشیان کەمە وا دەکات زیاتر ئێسکیان نەرم بێت و بە بەربوونەوەکی کەم یان بە زەربەکی کەم دەوانێت تووشی شکان بن ئەو خاص تایبەتمەندی ئێسک کە بڵێن پتەوبوونیە
زۆر گرنگە و دەبێت بەڕاستی خەڵک ینی ئەوەی بکات کە گرنگی بە وەرزش بدەن. باشە باسیەوەت کرە و کەسانی ئێسکیان بەو جۆرە نەرمە بێت یان کاتێک کە تووشی پێکانێک ئەبن دەرچوونی حەوزیان جونگایان شکانی ئێسک ئەمە لە کۆمەڵگەی ئێمە چەندە زۆرە و چەندە هۆکارەکەی گەڕێتەوە بۆ نادروستی و یان کەمی ئەو جۆرە ڤیتامینە لە لەشدا. ئەو ڤیتامینانە وەکو باسمان کرد لە منداڵان ئەگەر کەم بێت وا دەکات بە تایبەتی ڤیتامین دی و کالیسیۆم وا دەکات گەشەی ئێسک تەندروست بێت وا دەکات ئێسکەکە و لەوانەیە خوار دەبێت و نەرم دەبێت لەوانەیە ڕێژەی شکان لایەن زیاتر دەبێت و لە گەوران و لە گەنجان و لەوانەیە کەمی ڤیتامین دی وا دەکات وا هەست بکەن ئێسکەکانی لەشیان هەمووی ژانی هەیە لەوانەیە پرس هەڵوەرینی لەگەر بکە لەوانەیە دڵتوندی لەگەر بکە ئەو زیاتر ئەو کێشانیان لەوە دروست دەبێت لێ بە ساڵاتوانیش بە تایبەتی لە ئافرەتان کە زیاتر ڕێژەی ئێسکە نەرمەیان هەیە وا دەکات ڕێژەی شکان لیان زۆر زیاد بکات بە تایبەتی شکان لە فەقەرات و شکان لە حەوز و شکان لەوانەیە لە مەسەکیشدا ئەو باشە باسی مناڵت کرد بەکارهێنانی بێشکایان لانەک بۆ منداڵ تەندروستە؟ بەکارهێنانی ئەمە ئەوە تەوەرەچکە چوینە سەر تەوەرەکی دی بەکارهێنانی بێشکەیان لانک دەگەڕێتەوە ئەوەی لێرە زۆر لە ناو کۆمەڵگایمە زۆر بەکاردێت ئەوە شتێکی کە زۆر باش نییە و زۆر خراپە زۆر توێژینەوە کرایە کە ئەو کە لە وەکو کۆمەلگای وەکوما کە بێشکە بەکاردێنیان لانگ بەکاردێنن لەگەر ئەو کۆمەلگانە کە بەکار ناینن ڕێژەی دەرچوونی جمگەی حەوز لەو کۆمەلگانە کە لانک بەکاردێنن زۆر زیاترە کە لەو کۆمەلگانە وەکو ئەفریقیا کە لانکی بەکار ناینن ڕێژەی دەرچوونی حەوزیان زۆر کەمە زۆر کەمترە لە چاویمەوە لەوانەیە هۆکاری دیش هەبێت بۆ ئەو باسە بەس یەک لە هۆکارە گرنگەکان ئەو شتەیە کە حەزم لێ ینی دەرفەتەکی باشە کە خەڵک بزانیت بەکارهێنانی بێشکە یان لانک سوودی نییە و بەڵکو زۆر زەرەری هەیە بۆ منداڵ. باشە بینەوە سەر باوترین ئەو نەخۆشیانی کە لە کۆمەڵگەی ئێمە هەیە ئەگەر داتایەکیش نەبێ وەکو سەردانی کردانی کە دێنە لایەوە یان ئەو نەخۆشانەی دێنە لایەوە کامیان زۆرترینە؟ بە زۆری ئەو نەخۆشانەی کە سەردانمان دەکەن لە نەخۆشخانەکان یان لە نۆرینگە دەتوانین برین بە پێی تەمەن دەگۆڕدرێت لە منداڵان وەکو باسمان کرد دەرچوونی جمگەی حەوز زۆر باوە و لەوانەیە خواردبوونی پێ و خواردبوونی ئێسک و لەوانەیە ڕۆیشتنی خوار لە منداڵانیان ناتەندروست ئەو کێشانە زۆر لە منداڵان دەبینین بەس بە زۆری کە بڵێن زۆر گرنگی پێ بدەین دەرچوونی جمگەی حەوزات کە ئەو گرنگەکەی لە چییە؟ ئەگەر بتوانرێت ئەو کێشەیە لە کاتێکی زوو دەستنیشان بکرێت ئەوە عیلاج و بۆ دوا ڕۆژ کێشەی نابێت منداڵەکە عیلاجیشی زۆر زۆر باشتر دەبێت بەس ئەگەر لە کاتێکی درەنگ دەستنیشان بکرێت ئەوە لەوانەیە منداڵەکە دوا ڕۆژ تووشی جمگەی تووشی ناکاتە دەرچوونی حەوز پەیوەندی بە لانکەوە هەیە؟ یەک لە هۆکارەکانی بۆچی لەو کاتە؟ بەخۆی زیاتر لەو کەسانەیە کە منداڵی یەکەم لە خێزان زیاتر ئەوانە توش دەبن دەرچوونی حەوز و زیاتر لە ئافرەتان هەیە نەک لە پیاوان و هەندێک بڵێن وەکو فامیلی هیستری ئەو کەسانێک کە زیاتر لە چەند ئەندامێکی خێزانیان پێشتری حەوزیان دەرچوو بیلەوانەیە منداڵی داهاتووچیان هەمان کێشەیان هەبێت و هەندێک هۆکاری تریش هەیە و پێم باشە هەر منداڵێک باش لەدایک بوون دەبێت دکتۆرێکی پسپۆڕی ئێسکوشکان پشکنینی بۆ بکات بۆ ئەوەی لێ دڵنیابین کە جمبەکانی دەرچووە یان لە شوێنی خۆیتی و هەندێک جار زۆر ناتوانین دڵنیابین لەوەی کە جمبەکانی لە شوێنی خۆیتی یاننا ئەو کات دەیتوانین سۆنەری بۆ بکەین هەتا تەمەنی 4 بۆ 6 مانگ سۆنەر بۆ جمبەکان دەکرێت و دەتوانرێت بە شێوەیەکی جوانتر و وازەحتر دیار بیت کە جمبەکانی دەرچوویاننا و هەتا زووتر وەکو باسمان کرد دەست نیشان بکرێت عیلاجی ئاسانتر دەبێت و باشتریش دەبێت بەس پاش تەمەنی 6 ساڵ دەتوانین ئەو کات ئەشعی بۆ بەکاربێنین کە تیشکی ئەکسرەی بەکاربێنین ئەو کات وازەحتر دەبێت و هەندێک خێزان هەیە بەڕاستی دەبینی هەندێک گلەیم هەیە لە خێزانە
کۆمەلگای خۆمان زۆر گرنگی نادەنە ئەو دەرچوونی جمگەی حەوز و ئەو شتانە پاشماوەیە کە منداڵەکە دەگاتە لەوانەیە ساڵە کونی و 2 ساڵ 3 ساڵ دەڵێن دکتۆر دێنە لایمە لە نەخۆشخانەیە لە نۆریگە دکتۆر مناڵەکەمان دەشەلی دوایت پاش پشکنین و ئەشیاوەوە دەبینین یەک لە جمگەکانی دەرچویان هەندێک جار هەردوو جمگەی دەرچووە ئەو کات چارەسەری زۆر زۆر ئەستەمە و زۆر سەخت دەبێ و لەوانەیە بۆ دوا ڕۆژیش هەر کێشەی هەر بمینێت باشە هەر لەسەر جمگەکان هاوکاری کێمە و پرسیارە کات دەڵێت شلبوونەوەی جمگەی ئەژنۆ چارەسەری چییە؟ شلبوونەوەی جمگەی ئەژنۆ لە منداڵە؟ نە لە گەورێ ینی چۆن شل بێتەوە لە وڵای پرسیارەکەی کردووە زۆر ڕەباتی چۆک ئەگەر ڕیباتەکان بێ باسی ڕیباتەکان بکە ئەویش بە پێکدادان لەوانەیە لە خاستن لە تۆپانەیە و لە شتانەوە ڕووبدات لەوانەیە بپسێت بەس ئەمن تەواوی پرسیارەکە لۆ من زۆر وازەح نییە لە نازام ئەگەر مەقسەدی ئەڵێن لە یاری وای لە یاری وای لە هاتووە ئەگەر وا بێت ئەوە ڕیباتەکانی لەوانەیە پسابی جمگەی ئەژنۆی ئەو کات بە فەحس بە پشکنین دەتوانین دیاری بکەین و بە ئەشعی ڕەنین MRI دەتوانین دیاری بکەین پسانەکە ئەگەر ئێکەچی وەرزشوان بی و پێویستی بە حەزی لێ بیت بەردەوام بی لەسەر وەرزش و تۆپانی ئەو شتە ئەو کات پێویستی بە نەشتەرگەریە بەس لەوانەیە ئێکەچی بە ساڵات چوو بی هەندە زەڕوری نەبی یان هەندە پێویستی بەوەی نەبیت کە هەموو ئەوە چی بکە ئەو کات دەتوانین بەس بە ئیلاج تەبیعی و بە ڕاضە ئەو ماسوولکانەی چاردەورەی ئەژنۆی تون بکرین و کێشەی نابێت بەڵێ دکتۆر دەگەڕێمە وڵات دەچینە سۆران هەموو سێشەممەیەک دوای نوێژی تەراوێح لەوێ ئاهەنگێکی تایبەت بەلاوک و حەیران بەڕێوەچێت کە ژمارەیەک لە حەیرانبێژانی مێرگەسوور و ڕواندز و چۆمان بەشدارن تەیفور محەممەد بەهێمنێری کوردستان 24 زانیاری زیاتر دەخاتەڕوو بەڵێ بۆ ئەم شەو کە یەکی لە شەوەکانی مانجی ڕەمەزانە لێرە لەنێ ئەو پارکە لە شاری سۆران ئاهەنگێکی خنجیلانەی لاوک و حەیران ڕێک کراوە کە ژمارەیەک لە هەوا دۆستانی یەخود ئەوانەی کە تێکەڵ بە لاوک و حەیرانن هاتنە تەنێ ئەو پارکە و بەشداری ئەو ئاهەنگە خنجیلانانیان کردووە کە ژمارێک لە لاوک و حەیران بێژانی ئەو دەبەرە سۆران مێرگەسۆر ڕواندز چۆمان بەشداری تێدا دەکەن و بەشداریان کردووە ئێستا یەکێ لەو حەیران بێژانێکە یەحیا بەگ ڕستایی ناو بە ناسراوە خەڵکی دەبەری باڵەکەتی حەیران دەڵێکەیەکێ لە حەیران بێژەکانی ئەو دەبەرێ و حەیران بێژێکی ناسراوە لێرە لە نێوە پارکە ڕەشماڵی کەڵدراوە بۆ ئەوەی ئەمانگە خنجیلانی لێ بەڕێوە بچێت دۆژمارەیەکی زۆری خەڵکیش لێرن من میوانێکم لەگەڵ دەبێت هەوڵ دەدەم لەگەڵ میوانەکەم قسە بکەم کاک زبێر باڵک کە سەرپەرشتیاری با بڵێم ئەو ئاهەنگە خنجیلانەی پێمان بڵێ گرنگی لاوک و حەیران چییە بۆچی لێرە ڕێک تاخستووە تاچەند لێرە لاوک بە تابەت حەیران باوە بەڵێ دیارە هێشتا هەز دەکەم کە چەند ژیان تەکنەلۆژیا بەرەو پێشەچی بەڵام هێشتا لاوک و حەیران دەور و کاریگەری خۆی توانم بڵێم مەرهەمێکە بۆ برینان دەرمانێکە بۆ دەردان دیارە ئێمە هەوڵماندا ئەوە بیریشمان لەوە کردوتەوە کە بەچ جۆرە چالاکیەکە توانین خەڵک ئامادەبی وە تام و چێژێکی بۆ خەڵک و بۆ بینایی بینەرە بێ لە ڕاگەیانەکان هەوڵماندا شەوە هەفتانەی فیستیڤاڵی کەلەپۆری بکەین نەک تەنها بە لاوک و حەیران بە یاری کوردەواری بە چیرۆک بە مەتەڵ هەوڵ بەدەین زیندویان بکەینەوە خەرمانەوانێک و دروێنەوانێکی باشی ژانیەوێ ڕۆژەی با و باپیران بین ئێوە ئەو پەڕیشانازیشە خزمەتکردن بە ڕەسەنایەتی دیارە لاوک و حەیرانیش تام و چێژەی تایی بەخۆیە وە شارە جوانەکەی سۆرانیش مەملەکەتی پێکەوە ژیان و مەچەشنا هەوڵماندایە ئەو پێکەوە ژیان و ئەو زماناوانە جیاوازیانە هەمویان تێکەڵ بێتکەن بۆی جوانترین کار پێشەش کرد لە نێو ئەم شەو بۆ ڕازانەوەی ئەو ئاهەنگە خنجیلانەیە لاوک بێژ و حەیران بێژەکان هیچ سنوورێکن خەڵکی ئێران یاخودی سنووری چ قەزایە هەوڵە دەین زیاتر خۆماڵی بی بەڵام لە سێشەمانی داهاتوو ڕەنگە ئەو جارە هەوڵماندایە خۆماڵی بن بەڵام سێشەمانی داهاتوو ڕەنگە حەیران بێژەکانی پێدەشتەکانی کاچی بە کاچی و لاوک بێژەکانی دەرەوەی سنووری سۆرانیش بەشداری تێدا بکەین تێکەڵ کێشێک لە هەولێر و لە هەموو شوێنەکانی کوردستان بکەین بۆی بتوانین جوانترین کار بکەین چکە لە ڕەسەنایەتیدا نابێ بڕوات بە خزمەتی ناوچەگەری و بیری دەست کە بێتن هەموو سێشەمەیەک هەموو شەوێک
لە سێ شەمان ئەوواگە خزیلانە ڕێک بەڵێ بەڵێ هەوڵەدەین یاریە کوردەواریەکانیش پێشبڕچێ یاری جۆڕەبانەیە یانە کەرەمستانەیە یا گۆری گۆریانێ بکەین و هەوڵش ئەدەین هەموو ئەو خەزانەی دەوروبەری شاری سۆران تێیدا وجودیانەبی و بەشداریانەبی چکە هێندە پڕاوپڕ لە مێژووی فۆلکلۆری و ڕەسەنایەتین ڕەنگە ئێمە نەتوانین خەرمانەوانێکی باشی بین بەڵام هەوڵی خۆمان دەبێت. ڕێز زبێر باڵک پێشکەشکاری ئەوە هەنگە زۆر سپاس دەکەین بۆ زانەرەکە سپاس زۆر سپاس. بەڵێ دیارە وەک ئەو هونەرمەدا ئاماژەی بۆ کرد هەموو سێشەمەیەک دوای ئیشا لێرە ئاهەنگێکی خنزیلانە ڕێک دەخەن تا درەنگانی شەو بەردەوام دەبێت ئەمە یەکەم چالاکیتان کە لە مانگی ڕەمەزان ڕێچان خستووە و بەڵام لە شەوانی داهاتووش چالاکی زۆرا و زۆر دەکەن و وەک ئەو باسی کرد جگە لە حەیران و لاوک بڕیاری ئەوەیان داوە کە یاریە فۆلکلۆرەکانیش لێرە نمایش بکەن بۆ ئەوەی ڕۆژوانان ئەوانەی کە بەڕۆژ بە ڕۆژون و ماندوون دوای فتار دوای نوێژ ئیشا دەتوانن بێنێرە بۆی کاتێکی خۆش بەسەر بەرن و تاکو درنگانی شەو نزیک بە پاشەو لێرە بمێنەوە. بەڵێ سپاس بۆ هاوکارمان تەیفۆر محەممەد لە سۆران لەگەڵمان بوو. جارێکی تر دەگەڕێمەوە لە دکتۆر ئازا باسی یەکێکی دیکە لەو نەخۆشیانە بکەین کە ساوفانە ئەگەر کورتێک لەسەر جۆری ئەم نەخۆشیە و چارەسەریەکەی چییە و خۆپارێزیش. سەوفان بەخۆی نەخۆشیەکی هەوکردنی درێژخایانە کە لە جمگەدا ڕوودەدات بە تایبەتی بە ساڵاتوان ئەو کەسانی کە سەر و تەمەنی 40 یان 50 ساڵن بە زۆریش لە جمگەی ئەژنۆدا ڕوودەدات وەلو لەوانەیە لە جمگەکانی تریش ڕوو بدات بەس کە بە زۆری هەیە لە جمگەی ئەژنۆیە. ئەو وا دەکات سەوفان ئەو کڕکراگەی کە کۆتایی ئێسکەکانی داپۆشیوە دادەخورێت کڕکراگەکان دەخورێ و لەوانەیە باریک دەبێتەوە و چەند ئەوەکی هەیە بڵێن چەند مەرحەلەکی هەیە ئەو سەوفانە لەوانەیە کەم بێت یان مامناوەند بێت یان زۆر بێت و عیلاجی و چارەسەری ئەو حالەتانە ئەو ئی سەوفان لە هەر حالەتێکدا جیاوازە کە بڵێن ئەوانەی کەما یان مامناوەندە یان لەگەل ئەوانەی زۆر زۆرە لە حالەتی زۆر زۆرەکە وای لێ دێت کڕکراگەکە بە تەواوی نامێنێت ئێسکەکە لەسەر ئێسک لەسەر ئێسک وای لێ دێ وەکو ئێسک لەسەر ئێسک دەبێت پێکتر دەکەوێت دەخشێت و پێکتر دەکەوێت. زۆربەی حالەتەکانی برین کە بیدایەتە کە بدایەتی سەوفانە ئەو حالەتانە لەوانەیە بە دەرمان و بە وەرزش بە هەندێک ڕێنمایی تر کە ئەمە زیاتر هەموو جاران ڕێنمایی نەخۆش دەکەین کە ئەوانەی کە تووشی سەوفان دەبن کە قالدرمە لۆیان باش نییە پەیژە لۆیان باش نییە و هەروەها دەبێت لەسەر سنجکان کە لە کوردەواری دادەنیشتیان دەبێت دائیمەن لەسەر کورسی بنیان پێیان درێژکن باشترە و بە زۆریش بە ساردی ژانیان زیاد دەکات چەندی گەرمی پارێزن ژانیان کەمتر دەبێت و ئەوەشیان پێیان خۆشتر دەبێت. هەندێک جار هەیە نەخۆش لەوانەیە سەوفانی جمگەی هەیە بەس زیاتر کێشەکەی ئەوەیە دەلێ زیاتر ماسوولکەکانی چۆچی یان ماسوولکانی خوارد چۆچی گرژ دەبێت ئەویش هەر پەیوەندی بە سەوفانەکەەوە هەیە. لەوانەیە سەوفانەکە بەخۆی عادەتی وایە خاستن برین ئەگەر لە مەرحەلەی بیدایەتەکان بی چەند مانگەک تووشت ژانەکەی لەوانەیە مانگەک 2 مانگ دەخایانی پاش فترەیەک نامینێ هەتا 8 مانگ ساڵک دوای دیسان پاشی سەر هەڵدەداتەوە. هەندێک جار هەیە ئەو سەوفانە هەیە لە جمگا بەس لەوانەیە دیار نییە لەوانەیە لەگەڵ بەربوونەوەیەکی کەمیان لەگەڵ زەربەک لەگە پێکدادانێک ئەوە دەست بە ئازار دەکات و دەشمینێ ئازارەکەی. حالەتی وا هەیە عیلاجی سەوفانی کە لەکنەمە هەیە بدایەتی ئەمە عیلاجەکەی کە گوتمان وەرزشە کە باشترین وەرزشیش کە لۆ ئەو حالەتی سەوفان باشە ڕۆیشتنە لە ناو ئەو کەسانی ئەگە بتوانن لە ناو مەزبەح بەس هاتوچوو بکەن باشترین وەرزشە. ئەویش لەبەر دەگەڕێتەوە هۆکاری ئەوەی کە ئاو چێشی لەش بەرز دەکاتەوە وا دەکات زۆر زەخت لەسەر جمگەکە نەبێت و هەروەها ماسوولکەکانی جمگەش تونتر دەکا و بەخۆتر دەکا و وا دەکات زیاتر ئیسفادە لە عیلاجەکانیش بکات و دوای ئەگەر بە عیلاج و بە ئەوەی هێشتا لێن باشتر نەبوو دەتوانیت بۆ ئەو جارەی دەرزی بۆ ئەژنۆ بەکاربێنین بۆ چۆچی دەرزیەکانیش چەند زۆرێکی هەیە
دەرزیەک هەیە کە ستیرۆیدە کۆرتیزۆنە، دەرزیەک هەیە ئەوەی دیش هەیە حازرە پێدەن هالڕۆنیک ئەسید، ئەوانیش هەتا ماوەیەک لەوانەیە 6 مانگەک تا ساڵێک لەوانەیە سوودی هەبێت و دەرزێت شەیە کە ئێستاوا سەبر خەریکە باو بێت پێ دەڵێن پلازما، ئەویش وەکو لە خوێنی مرۆڤ وەردەگیرێت وەکو ئەو پلازمای کە دەکرێت بۆ جوانکاری بۆ ئەو شتە، ئەویش مادەی تێدەکرێت کە ئەکتیڤێتەری پێ دەڵێن و دوایە لە ناو جمگەلێت دەکرێت، ئەویش تا ڕادەیەک لەوانەیە ئەگەر سەوفانەکەی بدایەت بی یان مامناوان بلەوانەیە ئیسفادە لێ بکات. بەڵێ دکتۆر دوا پرسیارم بە ئەوە بێت لە بەروی باسی شکانمان کە ڕێنمایی تۆ بۆ کەسانی کە شکانیان هەیە چییە، چۆن مامەڵە بکەن لەو کاتە و چی بۆیان باشە؟ ئەو کەسانی کە شکانیان هەیە دەبێ بزانین ئەو کەسێک کە جێیەکی شکاوە تەمەنەکەی مناڵە گەنجە بە ساڵاتوە، ئەوانەی بە ساڵاتوە جارێک جێیەکیان بچێ لەوانەیە تووشی شکانی دیش بن، دەبێت زۆر زۆر ئاگایان لە خۆیان بێت لە ڕۆیشتنە لە پێیژەیە لە قادرمەیە ئاگایان لە خۆیان بێت کە جارێک کە ئەوە بیمان لەوانەیە تووشی ئەوە شکانی تر بن و خواردنی تەندروست وەکو پێشتری باسمان کرد ئەو خواردنانە بۆ هەموو تەمەنەکان کە کالیسیۆمی زۆر تێدایە و ڤیتامین دی تێدایە ئەوانە بۆ بەهێزبوون و پتۆبوونی ئێسک گرینگە. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆرە ئازا عەبدولحەمید پسپۆڕی نەخۆشیەکانی ئێسک و شکان و جومگەکان. زۆر سپاس دەست خۆش دکتۆر. یاری ئەنگوستیلا لە زۆربەی ناوچەکانی عێراق ئەنجام دەدرێت، چێژێکی تایبەت بەخۆی هەیە و لە شەوانی مانگی ڕەمەزانە لە زۆربەی شارەکان ئەنجام دەدرێت. لە شاری مووسڵ یاریەکە لە سەردەمی دەسەڵاتی داعش قەدەغە کرابوو. ئێستا لە شەوانی مانگی ڕەمەزان تاموچێژێکی دوو هێندە بۆ دانیشتوانی شارەکە هەیە. جەڕێزکردنا داعشê bû serbirînê heya ku yariya gustîlanê ev du aliyên jiyana rûnijvanên Mosilê bûye li dema hin salên borî. Yariya gustîlanê ku ji yarî û sergermiyên xelkê Iraqê ye li Mosilê jî li şevên Remezanê rikaberiyên wê geremtir û geremtir dibin. Yariya ku Daişê li dema zêdetirî 3 salên desalata wan li Mosil qedexe kirbû. Niha bû xelkê wî bajarî طعمك دهنت هيا. دواعش ما خلوا أي طقوس للحياة. إحنا عندنا لما ويد صلاتي داعش لموصل تواوي ياري وسرگرمية كان قدخه كرابون بشكلو ياريانا كلتوري ناوچكان گراندنوي كلتور و رسنايتي موصل جارێکی دیکە خەندەی خستووەتەوە سەر لێوانی خەڵکی و ژیانێکی نوێ بە کۆمەڵگا داوە. ڕکەبەریان vê yariyê li Mosil navbera taxa grûpên cuda cuda tên kirin. Şeva borî taxa Kerame rûbirûyê taxa Musila nû bibû. An ku taxa Zihor digel Wadî Heccar yarî dikir. Taxên ku hêj wêranî û gavilkariyên şerê Daişê pêve diyar in. Bejdarbû dilxweşin, cardina azadane û bê derdeserî dikarin wê yariyê bikin. Yariya ku bi ser du grûpên 21 kesî dabeş dibît. من يجيب المحبس يصيحون جيب المحبس جيبه کاتێک ئەنگوستیلەکە دەدۆزیتەوە لایانی براوە بە شێوازی جیاواز خۆشی دەردەبڕێت بەوتنەوەی گۆرانیە کلاسیکیەکانی مووسڵ و بە شێوازی ڕەسەنایەتی مووسڵاوی ئاهەنگ دەجێڕین. نزیکی 2 سال بسر پاژڤەبرنا چەکدارên Daişê li Mosil derbas dibe. Rengê yariya gustîlanê amajeyek bît ji dubare vegeriyana jiyaneke ewle bo rûniştvanên Mosil. û li dawiya yariyê awazek bû sedan qurbaniyên wî bajarî. پاشیڤمان پێشکەشکردن تاوەکو سبینەوە لە پرۆگرامێکی نوێدەی نەوەلاتان هەر شاد بن.